کۆشکی سپی گوتەبێژی کۆشکی سپی کەمێک لەمەوبەر قسەی کرد گوتی لە ماوەی 2 هەفتەدا ترامپ بڕیار لەباری شەڕی ئێرانەوە دەدا وتی ئێران نابێت چەکی ئەتۆمی هەبێ هەموو لایەک هاوڕان کە نابێ ئێران دەستی بە چەکی ئەتۆم بگا گوتیشی نوێنەری ئەمریکا بەردەوامە لە پەیوەندی لەگەڵ لایەنی ئێرانی ئەم قسەیە ڕاستیەکەی هەر ئەمڕۆ ئاژانسی هەواڵی ڕۆیتەرس بڵاوی کردەوە با بڵین ئاشکرای کرد گوتی هەر لە سەرەتایی با بڵین شەڕەکەی ئێرشەکەی ئیسرائیل بۆ سەر ئێرانی تر ویتکۆف لەگەڵ عێراقچیە زیاد لە جارێ قسەیان کردووە هەوڵەکان بەرەو ئەوە بوون بگەن بە سیاغێکی دیاریکراو بۆ دەستپێکردنەوەی دانوستان وەلابردننی ئەو بەستەڵەکەی کە لە نێوان ئەمریکا و ئێرانە لە چوارچووی دانوستانەکانە هەیە و بە دیاریکرایش ڕۆیتەرس باسی هێڵی سووریان ئەو بابڵێن خەتە سوورانەکە کە لە نێوان ئەمریکا و ئێرانە هەبوون بۆ گەشتن بە ڕێکەوتنی ئەتۆمی بار حاڵ قسەکە لەبارەی 24 کاتژمێرەوە بێ یان لەبارەی 2 هەفتەوە بێ ئاماژەن بەرەو ئەوەی کە جەنگەکە شەڕەکە بەردەوامە بێم چەند ڕۆژەی داهاتوو دۆناڵد ترامپ راپۆرتی با بڵین خۆی بینیوە ئەمریکیەکان راپۆرتیان خۆتە بەردەم دۆناڵد ترامپ وە لەبارەی بژاردەکانەوە قسە هەیە کە خراوەتە بەردەم دۆناڵد ترامپ میدیای ئەمریکی هەندێک قسە لەو بارەوە ئەکا بۆ نمونە دوێنێ وۆڵ ستریت جۆرنال پێم وابێ گوتی بڕیار لەبارەی ترامپ لەبارەی بەشداری لە جەنگەکە بڕیاری خۆی یاوەتەوە بەڵام ئەمڕۆ ترامپ زۆر جار لەگەڵ میدیای لیبرالەکانە دیارە ئینی هەیە گرفتی هەیە وتی ناوان دیارە ئاگان لە پرسەکان نییە بۆیە ئەگەر ناشتێکی لەبارەی بڕاردانەوە نییە ئەمڕۆ ئەوی کۆشکی سپی گوتی دیارە با بڵێن دڵنیابوونەوە بوو لە قسەکەی دۆناڵد ترامپ قسەی ویتکۆف و عێراقچی بە دڵنیاییەوە باسمان کرد ئێران لە چوارچەوەی مەیدانی پرسە مەیدانیەکان ئێران موشکی با بڵێن تازەی ئاراستەی ئیسرائیل کرد ئیسرائیلی بە ئامانجگرت ئەمڕۆ وەزارتی بەرگری ئیسرائیل دانی بۆ داناکە ئەم موشەکە تازەی کە ئیسرائیلی پێ بە ئامانجگیراوە هەندێک گرفتی بۆ ئیسرائیلیەکان دروست کردووە بۆچی چونکە موشکێکە فرەکڵاوەیە یان موشکی بچووکتری لە خۆی گرتووە کاتێک کاتەقێتەوە هەندێک موشکی دیکە دیارە بەناوچەکە بڵاوبنەوە ئەمە لە ئاستی بەرگری ئاسمانی ئیسرائیلیا پێدەچێت شتێکی هەندێک ئاسی بێ و نەیانتوانی بێت چارەسەری بکەن ئەمڕۆ داهاتوو چارەسەریەکەن یان نازانین نەتانیاهۆ ئەمڕۆ قسەی کرد ئەوە 1-2 ڕۆژە با بڵێن پرسیار لەبارەی مەسلەی ڕوخانی ڕژێمی ئێران دەسەڵاتی ئێران وەکو یەکێک لە ئامانجەکانی ئیسرائیل ئەم هێرشانی ئیسرائیل بۆ سەر ئێران جوابیایەوە وتی ئەوە ئامانج نییە بەڵام ئەگەر وەکو بەشێک لە دەرەنجام ببێ ئەویان قسەیەکی دیکەیە گەرنا ئەو بژاردەیە بژاردەی ڕوخانی ڕژێمی ئێران ئەو بەدەست ئێرانیەکان خۆیانە تایبەت بە کوردستان ڕۆژڵاتی کوردستان دوو کاتژمێرێک لەمە و پێشکەم تر زیاتر وەزارتی ئیطلاعات بڵاوی کردەوە گوایە کاروانێکی چەک و تەقەمەنی دەست بە سەراگرتووە و گوایە گروپێک بوون ئەوەی ئەو ناوی ناوە جوداخوازەکان ئینفیساڵیین هەندێک کلاشیکۆف و دەمانچە و نازانم شتەکانی بڵاو کردبەوە زۆر نین بەڵام کردوێتی بە ماڵ بەسەر دیارە هێزە کوردستانیەکانەوە و دەڵێ دەستمان بەسەرا گرتووە کەسێکیشمان دەستگیر کردووە بە گوتەی خۆیان ئەوانەی دیکە هەڵاتون بەرەو سنوورەکانی کوردستانی عێراق وەکەوەی وەزارتی ئیطلاعاتی ئێران باسی کردووە بەرحاڵ من ئەم شەو بە 2 بەش لەگەڵتانە بم پرسەکان شیەکەینەوە بەگشتی بۆ ئەم بەشەی بەرنامەکە کاکە دکتۆر سەردار عەزیز ئەکادمی و لێکۆڵەری نێودەوڵەتی لە ئایرلەنداوە لەگەڵمایە جا زۆردان بە ئایرلەنداکە نێم دکتۆر سەردار خۆتە زانی بۆچی سلااوت لێ بێم هیوادارم زۆر ڕێزت هەیە ڕێزت هەیە باش دکتۆر ئەمریکا و دۆناڵد ترامپ با بڵێین لە ڕووی سەربازیەوە تەقریبەن پێگە سەربازیەکانیان گرت جوڵیان بە
کەشتیگەلەکان کرد ئەوەی ویستیان تقریبان وەکو جۆرێک لە ئامادەکاری کردویانە تەواویان کردووە ئێستا دووبارە دەلاقەیەک دەرفەتێک بۆ ئەگەری گفتوگۆ کراوەتەوە وەکوتم بۆ نمونە وۆڵ ستریت جۆرناڵ باسی لەوە کرد کە لە کۆبنەوەکەی دوێنێ دۆناڵد ترامپ لەگەڵ ئەنجومەنی ئاسایش هی ئەمریکا خۆی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی بڕیاری داوە بەشداری لە شەڕەکە بکە بەڵام ئەمڕۆ ترامپ ڕەتی کردەوە و تێو میدیانە دیارە زۆر ئاگان لە پرسەکان نییە خۆشتەزانی لەگەڵ میدیای بەتایبەت لیبرالەکانە ترامپ هەندێک گرفت و ئەوەی هەیە دەلاقەی با بڵێن ئەگەری گفتوگۆکە دەلاقەیەکی فراوانە بای ئەوە کراوەتەوە ڕاستیەکەی هەم ترامپی پیاپچێ هەم خامنەئی یان هێشتان ئاماژەکانی دێژدانی شەڕ زیاترن لێرەدا ڕەنگە ئێمە لە بەردەم چەند سیناریۆیە کابین یەکەمیان ئەوەیە ڕەنگە دانوستان دەست پێ بکات شەڕ نەوەستێ ئەمە یەکێکە لەو ئەگەرانە کە ئێستا مۆدێلە لە دنیا ئەبینین لە نێوان تورکیا و پارتی کرێکارانە جۆرێک لە دانوستان هەیە بەڵام بڵێم ڕوبەڕووبوونەوەیان شەڕ نەوەستاوە ئەمە لە ئۆکرانیاشتا بە جۆرێک لە جۆرەکان پیادەکرا ئەگەر بێت و ئێمە بەرەو ئەو مۆدێلە بڕۆین کە ئیسرائیل بەردەوام بێت لە هێرش بەڵام لە هەمان کاتە دانوستان هەبێ ئەمە شتێکی نوێیە چکە ئێرانیەکان ئەیانەوێ دانوستان وەها پێشاندن کە جۆرێکە لە بڵێم سازشکردن بۆ ئەوەی لە بەرامبەر ئەوە هێرشەکان بوەستێ ئەگەر ئێستا سەختە بڵێن کە لە بەردەمبەر ئەوەی کە دانوستان دەست پێ بکاتەوە دۆناڵد ترامپ داوا لە نەتەنیاهو بکە کە هێرشەکان بوەستێنێ چونکە لە ڕاستیە هەم ئیسرائیلەکان و هەم ئەمریکیەکان وەها بینن کە هێرشەکان زۆر لەوە باشتر بەڕێوە ڕوا کە چاوەڕوانەکرا و ئەگەر بێت و بەردەوام بێ ئێران زیاتر سازشەکە و ئێران ڕەنگە ئەگەر هەر کاتێک هاتە سەرمێزی دانوستان زیاتر تەسلیم بێ یان ئامادە بێ بۆ بڵێم ئەو دەستبەرداری زیاتر بێ ئەوەی ترامپ داوایەکە لە ڕاستیە دانوستان نییە چکە ترامپ دوو شەی نووسیوە تەسلیمبوونی بە بێمەرج ئەمە ینی ناوی نانرێت دانوستان ینی نەدان هەیە و نەستان هەیە لێرە ینی ئەم خواستێکی هەیە خواستەکەشەوەیە کە لایەنی بەرامبەر هەموو ئەو مەرجانەی داوای لێکرێت جێبەجێی کاوە قبول اینجا لەبارەی ئەو فۆرمەی گفتوگۆکە کاکرێک بێتە ئارا دکتۆر قساکەین بەڵام بۆ ئەم سیناریۆی کە باست کرد نازانم ئەتوی سیناریۆی دیکە چی باس بکەی بەڵام عێراقچی بە ویتکۆفی گوتووە دیارە لەو پەیوەندی تەلەفۆنیانەی لە ماوەی ڕابردوو چەند ڕۆژی ڕابردوو کردویانە تاکو ئیسرائیل هێرشەکانی ڕانەگرێت ئێران ناگەڕێتەوە بۆ سەرمێزی گفتوگۆ قورسە ترامپ بەمە ڕازی بێ یان قورسە ئێران دەستبەرداری ئەم داواکاریە بێ کامیان وەکو ئەگەر سەیری دووشەکەی ترامپ بکەین ینی ئێران گوێ لێ ناگیرێت ینی نابێ مەرجی هەبێت ینی ئەبێ مەرجەکان ینی ئەمە مەرجە لەلایەن ئێرانەوە ینی بەو شێوەیە بە ئێران لە بەرامبەر دەستپێکردنەوەی دانوستانە ئەوێ هێرشەکان بوەستێ ئەمە دەستکەوتێکە بۆ ئێران و ئێران ئێستا بگرە گەورەترین ئامانجی ئێران مانەوەی ڕژێمەکەیەتی پاراستنیەتی لە لێدان و وەستاندنی ئەو هێرشانەیە لەسەرێتی ئەگەر بێت و لە بەرامبەر دانوستانە ئەوە بەدەست بێنێ ئەوە ئێران هەر پێشەوەی دەست بە دانوستان کە سەرکەوتوو بوو بۆیە بە ئەستەم یەبینم لەو لۆجیکەی کە ئێستا هەیە چکە ئێمە دووشت ئەوێ هەیە لە بەرچاوگرین یەکەم ئیسرائیلەکان وایە بینن کە هێرشەکە بەباشی بەڕێوەچێ دومیش ترامپ گوێ لە مەرج ناگرێت چکە ینی خواستەکەی ئەوەیە کە بەبێ مەرج تەسلیم بە بۆیە من باسی ئەوم کرد ئایا ئێمە بەرەو ئەوە ئەڕۆین کە دانوستان ببێ کە جۆرێک لە جۆرەکان قسەکردن هەیە دانوستان نییە گفتوگۆ هەیە بەڵام بەردەوامی لێدانەکانی شەیە ئایا تا دوو هەفتەی داهاتوو لێدان بەردەوامە بێ و لە هەمان کاریشە ئەم گفتگویانە بەردەوام بێ تا ئێران ینی تەواو لاوازترە بێ بەڵام ئێستا بەڕای من ینی ئەگەری دوورە دانوستان دەست پێ بکە ینی ئەو سیناریۆیی کە بێت و شەڕ بوەستێ و بێنەوە سەرمێزی دانوستان و ئیسرائیل چکە ینی هەم ترامپ و هەم
ئیسرائیل هێشتا لە دۆخەکانین بڵێم ئەوە بکەن چکە ترامپ ئەوێت خامنەی خۆی بێت تەسلیمی بێ بۆ ئەوەی بیکا بەدەستکەوتێت ترامپ پێویستی بە سەرکەوتنیەکە لە ناوەوە و لە هەمان کاتە شتێکی تر زۆر گرنگە لە خامنەی ژووتیەوە خەونە وایە خامنەی ژووتیەوە خەونە بە دیاریکراوی لەسەر قسەی ترامپ قسەی کرد کەواتە ئێمە لە دۆخێکی هێشتا خامنەی ئامادە نییە سازشکە و ڕەنگە هەر ئامادەش نەبێ بۆیە ینی ئێرانیەکان دڵنیام ئەوە باشە زانن کە ترامپ ئەم دۆخە ئاسان نییە بۆی ئاسان نییە بۆی چونکە ئەو جەماوەرەی کە لە پشتی ترامپە پێڵن ماگە پشتیوان ینی لەگەڵ ئەوان نییە ترامپ بەشداری شەڕ بێ ترامپ ئێوە بەشداری شەڕ بێ بەڵام کورت بێ سەرکەوتوو بێ دەستکەوتێک بەدەست بێنێ بۆ ئەوەی بە جەماوەرەکەی بڵێ من شەڕەکەم بەڵام وەکو ئەوانی تر تێناگرێم لە شەڕ چەندی دکتۆر ریتمی با بڵێن پرۆسە سەربازیە کە بە تایبەتەوەی ئیسرائیل با بڵێن لە ڕووی هێرشکردنەوە بە تەنیا کردوێتی بای ئەوەندە نییە کە ئەم جارە ترامپ ڕاستیەکەی زۆر گوێ لە ماگا نەگرێ و دڵنیا بێ لەوەی جۆرێک لە سەرکەوتن لە شەڕەکە هەیە بۆیە دواتر ماگاییەکان هەر ڕازیەکە بۆی ئەوە من سەرکەوتنم بۆ هێنانەوە جا بە دانوستانیان بە شەڕەوە پرسێکی دیکەیە ئێمە ینی تقریبان ساڵێکی تر هەڵبژاردننی نێوەندیە لە ئەمریکا لە هەڵبژاردننا ترامپ کاندید نییە بەڵام ترامپ بە ناڕاستە خۆ ینی هەڵبژاردنەکە دەربارەی ئەوە و کۆماریەکان ئەگەر بەم شێوەی ئێستا بێ ڕەنگە کۆنگریس لە دەستدن ترامپ ئەوەی ناوێ ئەگەر بێت و ئێستا تێوەگلێ لە شەڕ ئەوە ئەبێتە بابەتێکی گەورە بۆ کەمپین بۆی کە ئەم سەرۆکە کە هاتووتی من سەرۆکی ئاشتیم و شەڕەکان کۆتایی پێێنم و هەندێک شەڕ بە 24 کاتژمێر کۆتایی پێێنم ئێستا تێوەگلاوە لە شەڕ و سەرۆکی شەڕە بۆیە دوودڵەوە و لە هەمان کاتە بەشێکی سەرەکی ماگا ئەوانەی کە خۆیان وابینن زەرمەندن لە ئێستای ئەمریکا بە هەموو شێوەیەک دژینی ئەوە ئەگەر بێت و ئەو دواگفتوگۆیەی لە نێوان تەکر کاورسن و تێد کروزە تەماشا بکەی زۆر کۆدی تایە لەوەی کە ئێستا لە سراعەکە چۆنە لە ناو ماگە ینی ململانەیەک هەیە کە جێگەی سەرنجە بۆ تێگەیشتن لە ئێستای ئەمریکا ئەوانەی کە تەکر کارسن لە بڕی ئەوان قسەکەوەکو نوێنەریانە خەڵکانێکن وا بیرەکەنەوە کە پێویست ناکە ئەمریکا دۆلارێک لە هیچ کەسێکی تراسەر بکات تەنانەت ئەگەر ئیسرائیلیش بێت ئێستا ئەمریکا ڕێکەوتنی لەگەڵ ئیسرائیل هەیە ساڵانە 3 بلیۆن دلار یا هاوکاری سەربازیە داتە ئیسرائیل 3 میلیارد بەڵام هێشت 3 میلیارد بلیۆن و میلیارد یەکێکن بلیۆن بە میم جۆم لێ بوو بمبورە نانا ملیۆن ئەوە هەر وردەیە هیچ بەڵام لە هەمان کاتە ئێستا ڕۆژانە ئیسرائیل 750,000 دلار سەرفەکە لەم هێرشانە کی ئەیدا دڵنیام ئەمریکا بەشێکی زۆری ئەو چەک و تەقەمەنیانە دابینەکە دیسانەوە کەواتە ئەمریکا هاوکارە لەوە بۆیە ینی من وای نبینم تا ئیسرائیل سەرکەوتوو بێ و بەردەوام بێ شەڕەکە بوەستێ یا ترامپ بە دوای ئەوە بگەڕێکە ئێران ئەگەر هاتە سەرمێز ئێران سازشەکەوانە ئەگەر نا ترامپ زۆر دوو دڵە لەوەی بێت جالۆبارەوە دووشتەڵێ من دکتۆر ڕاستیەکە یەکەم ڕۆیتەر زەڵێ پەیوەندی یەکەم بە مبادەرەی بە دەستپێشخەری ویتکۆف بووە ئەمە ئەوە ناسەلمێنێ بەڕاستی با بڵێن ئیدارەکەی ترامپ گفتوگۆی ئەوەی ئەمە یەک دوو چی ئەگەر ترامپ دوو هەفتەکە وەستا و دۆخی شەڕ ڕاستیەکەی بەم ناهاوسەنگی ئێستا نەمێنێتەوە لە بینی ئێران و ئیسرائیلە شتەکە هەندێک بگۆڕێ و ئەو کات دەرفەتەکەی کە ئێستا لە بەردەم ئەمریکا هەبوو بۆ سازشکردن بە ئێران بە جۆرێکی دیکە بکەوێتەوە خۆی دوو هەفتە بۆ هەموو جۆرێک لە سیاست زۆر کاتێکی زۆرە بۆ ترامپ وەکو 2 ساڵ ئەگەر زیاتریش نەبێ وایە یعنی ترامپ لە باوەی ینی ناتوانرێ بڵێ 2 هەفتەی تر ینی زۆر ئەستەمە بزانی ترامپ باسی چیەکە بە چ جۆرێک مامەڵەکە ئەمە زۆر سەختە ینی چونکە نەک خۆی میزاجیە بەڵکو ئەو هێزانەی کە لە پشتیەوەن و فشاری لەسەرەکەن زۆر پەرتن و زۆر دژ بەیەکن ینی بۆ نمونە
CIA تلوسی گابار پێڵێ ینی هێرش پێویست نییە ئەمریکا بەشدار بێت چکە ئێران خاوەنی چەکی ئەتۆمینی ڕەنگە لە ساڵ و 2 ساڵی داهاتوشدانە بێت. ڕاستەوەش گرفتی زۆر بۆ ترەمپ دروست کردووە و لێدوانە بەتاکید ینی بڵێم ئەو راپۆرتی دراو بە ترامپ ینی ئەو راپۆرتەیە کە ترامپ ناتوانێت بە ئەمریکیەکان بڵێ من هێرشەکەمە سەر ئێران چکە ئێران مەترسیە بۆ ئەمریکا ینی ئەو مەترسیانی تیان نییە. ئەمە یەک دوو ناکرێت بەگوێی راپۆرتێکی ئەمریکی نەکا بەگوێی راپۆرتی ناتانیاهو و ئیسرائیل بکات تۆزێک گرفتە نەخۆی نایەوێ وا لەسەری بشکێتەوە کە دژ بە خواستی جەماوەرەکەیەتی لە بەخواستی نەتەنیاهو و ئیسرائیل یا ئەوێ ئەوەی پێڵێن military industry complex بەشدار بێلەوە کە بچێت بۆ ئەوەی لە قازانجی کۆمپانیاکانی شەڕ و چەک و تەقەمەنی ئەوانەین کە ئەمە ئەو ئێستا پارتی کۆماری جاران نییە. ئێستا پارتی کۆماری خۆی وابینێ پارتی خەڵکێکە کە بلو کەڵەر ینی کرێکارن ئەوانەی یا ئەوانن تەنانەت کاریان دەست ناکەوێت بۆیە ینی ئێستا جاران پارتی کۆماری پارتی چینی دەوڵەمەند و خاوەن کۆمپانیا و لە دەرەوە دیدەکەی وابوو کە ئەمریکا پێویستە دەست پێشخەری بکە یا دەستوەردان کە بۆ ئەوەی خۆی بپارێزێ. ئێستا هەموو ئەمانە پێچەوانە بۆتەوە بۆیە ئەمریکایەکی جیاوازە و سەرۆکێکی جیاوازە. سەرباری ئەمە ئەوەی چاوەڕوان نەکرا ڕوویدا ئەوە بوو کە ترامپ خۆی بەشداری نەکرد ڕێگەیدا بە ئیسرائیل شەڕەکە بکە کە ئەمە لە مێژووی ئەمریکا ینی ئەوە یەکێک بوو لەوانەی کە ئێران پێی فریوی خوارد. ئێران وای بیرە کردەوە هەرگیز ئیسرائیل بەبێ ڕەزامەندی و پشتیوانی ئەمریکا ئەم هێرشە دەست پێ ناکات کە ئەمە کرا بەبێ ئەوە دەلالەت لەوەی بەبێ ڕەزامەندی ئەمریکا ئیسرائیل ئەمەی کرد نەک بەبێ ڕەزامەندی بەڵام بەبێ بەبێ بەیەکەوە شەڕە هێرشەکەیان نەکرد جۆرێک لە دابڕانە هەیە ینی ئەمە ئەنی بە تایبەت دکتۆر ببوورە پێش ئەم ڕووداوە ناکۆکی یان جۆرێک لە جیاوازی زۆر لە بینی ترەمپ و ناتانیەوە هەستی پێکرا لانی کەم لەبارەی حوسیەکانەوە. بەڵێ خۆی ئێستا شتێک زۆر جێگەی سەرنجم بوو ئەم بەیانە لە کۆمنتار ئیسرائیلەکان گوێم لێ بوو ئەوەیە کە ئێستا ئەکرێ پەیوەندی ئیسرائیل و ئەمریکا بە هەمان شێوەی حیزب الله و ئێران بچوێنی وەکو ئاکرێ وا ببینی کە ئیسرائیل بڵێم پرۆکسی ئەمریکیە. زۆر کەس هەمیشەوەیان بینیوە بەڵام ئێستا ئیسرائیلەکان خۆشیان وایە بینن کە چۆن جاران حیزب الله هێرشیە کرد ئێران ئەیوت ئەوە حیزب اللهیکە ئێمە پەیوەندیمان پێوە نییە. ئێستا جۆرێک ئەمە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا دروستە بێ کە پەیوەندیەکی پرۆکسیە تا ئێستا پەیوەندیەکە پەیوەندی هاوپەیمانی بووە وایە نەبینی کە ئەمە بەشێکە ینی ئیسرائیل 700,000 کەس لە ئیسرائیل خاوەن ڕەگەزنامەی ئەمریکین و بێجگە لە هەموو پەیوەندیەکانی تر ینی پەیوەندیەکە زۆر تایبەتە جیاواز هیچ وڵاتێکی تر لە دنیا بەو شێوەیە نییە. بەڵام ئێستا ئەگەر ئێمە بەرەوە بڕین کە ئێستا بەر پرۆکسی هەندێک خەڵکیش تێزی ئەوە هێنە ئاراوە کە ئێمە بەرەو جۆرێک لە ئیمپراتۆریەتی ئەمریکیە ڕۆین ئیمپراتۆریەت لە ڕێگەی پرۆکسیەوە ینی لە ڕێگەی ئەوەی ئەو هێزانە هێزی تر کە خۆی نییە ململانی پێکات ومانە جا ئەگەر وابێ ئەوە ئیسرائیل جۆرێک لە ئەیجنسی جۆرێک لە سربەخۆیی هەیە جۆرێک لە بڕیار ینی ئەکرێ ئەمریکا بڵێ من هاوڕانیم لەگەڵیا بەڵام وەکو پەیوەندی حیزب الله و ئێران بەڵێ ڕوونە باش دکتۆر باسمان لە ئەگەری گفتوگۆ کرد دوێنێ ترەمپ وتی من کۆتاییەکی ڕاستەقینەم بۆ ئەم چیرۆکاوێ مەبەستی چیرۆکی ئەتۆمی ئێران بوو و ڕۆیتەرزیش ئەمڕۆ لەبارەی پەیوەندیەکانی ویتکۆف و عێراقچیەوە ئەڵێ سەرباریەوەی بڵین مبادرەکە دەست پێشخەریەکە لە واشنگتۆنەوە بووە مقتەرەحێکی دیکە پێشنیازێکی دیکان خستۆتە بەردەم ئێرانیەکان بۆ تێپەڕاندنی هێڵە سوورەکان یان ناکۆکیە با بڵین بەردەوامەکانی نێوان هەردوولا پێم بڵێ هەر بەڕاستی نیهایەتی حەقیقی کۆتاییەکی حەقیقی بۆ ئەم چیرۆکەی ئەتۆمی بەم هەموو جیاوازیەی کە لە نێوان ئەمریکا و ئێرانە هەیە بۆ تێگەیشتنەکە بۆ گەیشتن بەڕێکەوتن قورس نییە
خۆی لە ڕاستیە ینی ئێستا ئەوەی کە پێ ئەڵێن ینی بەرنامەی چەکی ئەتۆمی ئێران و هەموو پیتاندنی ئێران بەشی زۆری دەستکاری نەکراوە، بەشی زۆری پێویستی بە بیتووە کە ئەو فڕۆکەیەکی تایبەتە کە ئەبێ بێت لە ئەمریکاوە و لە دەریای زەریای هندیە لەوێ دوورگەیەک هەیە کە بنکەیەکی ئەمریکی لێە، لەو دوورگەیە تەنها لەو دوورگەیە ئەو فڕۆکەیە ئەتوانێت بنیشێت. دیێگۆ گارسیا بەڵێ لە دیگۆ گارسیا کە 6 کاتژمێری پێسیە بۆ ئەوەی بێتە ئێران وانە. ئەم فڕۆکەیە هەڵگیری گەورەترین بۆمی کە 30,000 پاوەنە، نزیکەی 20 تەنەکە. ئەم بۆمە تایبەتە بۆ بڕینی کۆنکریتی و بڕینی شاخ. تەنانەت دەڵێن بە یەک بۆم ئەمە چارەسەر نابێت، هەرچەند ئیسرائیلەکان ئەڵێن یەک جار بیتوو هێرش کات بدا لە فەردوو کە شوێنی پیتاندنی سەرەکی چەکی ئەتۆمی ئێرانیە، ئەوە بڵێم کۆتایی پێێنێ. بەڵام ئەو خەڵکی تر دەڵێن چەکە بڵێم کانە ئەتۆمیە شوێنە ئەتۆمیەکان لە ناو چیای فەردووە ئەوەندە لە قوڵایەن بە یەک جار لێدان ناتوانرێت بپێکێن، ئەبێ یەک جار زیاتر یا دوو جار لە هەمان شوێن بدرێ بۆ ئەوەی بگاتە شوێنە ئەتۆمیەکە. جا ئەمە هێشتا نەبووە، بۆ ئەوەی ئەمە ببێ پێویستە ئەمریکا بەڕاست ینی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشدار بێ لە شەڕە و ئەو فڕۆکەیە کە بێت بۆ ئەو دوورگەیە لەو دوورگەیەوە بەو بۆمە گەورەیە بڕوا لەو شوێنە بدا. ئەمە بە ئیسرائیل ناکرێت. بنکەی نەتانز لەلایەن ئیسرائیلەکانەوە هێرشی کراوە دەسەر و لێی دراوە لە بنەوە وەکو خۆیەتی لەسەرەوە وێران کراوە، بەڵام فەردوو وەکو خۆی ماوە، وەکو جۆرێک ئیسرائیلەکان وەکو ئارگومنت بەکارهێنن کە بەبێ ئەمریکا نابێ بۆ ئەوەی بڵێن ئەبێ ئەمریکا بێتە ناوە. بەڵام ئێستا پێش ئەوەی بێمە بەرنامەکەی ئێوەوە کەریم سەجاد پور کە یەکێکە لە شارەزایانی ئێران لە کارنگی ئەیوت ئەگەر بێت و کۆماری ئیسلامی لەم شەڕا بێتە دەرەوە بەبێ ئەوەی فەردوو لێ بدرێ ئەوە خۆی بەسەرکەوتووە زانێ، چونکە ینی بەشی زۆری کۆمەکت کەم دکتۆر لەو بارەیەوە هەندێک شت ینی ئەمڕۆ لەو بارەیەوە با بڵێن بەرچاوم کەوتن کۆم کردوونەتەوە لەوە چێ هەندێکم پێ بچێت تا باسییانەکەم، بەڵام بۆ گفتوگۆکەمان باشە بێ. فۆکس نیوز تەوان نزیکە لە دۆناڵد ترامپ لە بەرپرسانی ئەمریکیەوە گواستوێتەوە تەوان باس لەم بەشداریەیە بەشداری ئەمریکا و بە دیاریکراویش بە بیتوو لە لێدانی فۆردوو ئەڵێ سەرجەم بژاردەکان هێشتان کراوەن واڵێ بەکارێنانی ئەو بۆمبانە بۆمبە خارقەکان با بڵێن یەکێکە لە بژاردەکان. جا نازانم دوایی پێم بڵێ ئەکرێ بژاردە دیکە هەبێ بۆ بەشداری ئەمریکا لە بەشداری سەربازی بیان ئەگەر خیارەکان بژاردەکانی دیکە مەبەستیان لایەنی با بڵێن دانوستان بێ زیاتر. ئەڵێ ترامپ پرسیاری لە ڕاوێژکارەکانی کردووە بە تایبەت سەربازیەکان بۆ با بڵێن قودرەت و فعالیەتی ئەو بۆمبانە لە کاتی بەکارێنانە. CBSیش هەندێک قسەی لەو بارەیەوە کردووە. ئەڵێ ترامپ مەترسی و سوودەکان هەم مەترسیەکان هەم سوودەکانی لێدانی فۆردۆی بینیوە، پێی وایە بژاردەی زۆر لە بەردەستدانیە و تەواوکردنی ئەرکەکە واتە وێرانکردنی فۆردوانی پێی وایە نهایەتی تونێلەکە با بڵێن هەرە بێ لێدان بێیان کۆتایی هێنان بێ بە فۆردۆ. جا بە لێدانیان بە گفتوگۆ ئەوە تۆ بۆم ڕوونکەرەوە ڕاستیەکەی. ئەڵە چونکە ترامپی وایە ئەکرێت ئێران لە فۆردۆ بە ماوەیەکی کەم دەستی بە ئەتۆم بگا. اینجا قسەم بۆ بکە. خۆی بژاردەی تر بۆ ئەوەی فەردوو کۆتایی بە یا ئەوەیە کە لە ڕێگەی دانوستان و ئێران تەسلیم بێت و ئاژانسی نێودەوڵەتی بچێتە ئەوێ و هەموو ئەو شتانە ئەو یۆرانیەمە پیتەنراوانە بهێنرێتە دەرەوە. جاری پێش و لە سەردەمی ئۆباما ئەو یۆرانیەمە برا بۆ رووسیا، ئێستا بێ وڵاتێکی تر دەستنیشان کرێ لەو بارەیەوە ئایا کێ ئەو وڵاتەی تر کە هەم ئێران و هەم بڵێم ئەمریکا ئەتوانن لەسەری ڕێکەون
نازم ئێستا دنیا زۆر جیاوازە لە سەردەمی ئۆباما رووسیا ناتوانێت ئەو ڕۆڵە ببینێ و وڵاتێکی تر کە ڕەنگە ئێران پێخۆش بێ و ڕۆرە ببینێ وڵاتێک ڕەنگە چین بێ بەڵام باوەڕ ناکەم چینیش بیاوێ ئەو ڕۆڵە بینێ ئەمە یەکێک لە ڕێگایەکی تر ئەوەیە کە بڵێم دابەزینی بۆ بکرێ و لە ڕێگەی بڵێم ئەو تونێلانەی کە هەیە هێزی تایبەت بنرێت ناوەتر درۆنە یان بە ڕێگای ژیری دەستکرد شتتر بنرێت ئەمە زۆر ئەستەمە سەر بگرێ چونکە ئەیچی لەبارەی دابەزینی زەمینی نەک درۆن و ئەوانە دکتۆر یەکێکە لە بژاردەکان زۆر کەم باسەکرێ بەڵام باسیش کراوە دابەزینی ئاخر ئێستا بڵێم ئەڵێن تۆڕی موساد هەیە و بەڵام ئەوانش لە ینی درۆن بەکارهێنن لەو داهێنانە بەڵام ئەمە بە ئەستەمە بینم چونکە ینی ئەو جێگایە وەکو ئەوە نییە وەکو بڵێم جێگای تر بێت پارێزراو نەبێ یان چاودێر نەکرابێ یان بڵێم لە شوێنی جەنجاڵ و مەدەنی و ئەوانابێ ینی ئەوە نابینم مەگەر اختراقی استخباری ینی هاوکاری هەبێ لەگەڵ ئەو بەرپرسانی لەوێن یاین ئەمە ینی ڕووی ئەکرێ ڕووبا لە ئێستای ئێرانە چکە هاوکاریە بۆ نمونە ئەو یەکەم شەوکە ئیسرائیلەکان تەلەفۆنیان کرد بڵێم هێرشیان کرد 20 هێڵی تەلەفۆنی تایبەت دروست کرابوو کە وەکو ئەوە ڕۆڵیانە بینی کە ئەمانە لە ناو دەستگای ئیطلاعاتی ئێرانی یا دەستگای بەرپرسانی ئێرانیەوە ئەو ئەفسەرانە بانکەن بۆ شوێنێک و دوایی لەو شوێنە لە ناو بران ینی ئەم شتانە زۆر ینی شتی چاوەڕوان نەکراو لەم سەردەما زۆر ئەگەری هەیە ڕووبا بەڵام بۆ فەردوو ینی ئێستا فەردوو شوێنێکی بڵێم زەقا شوێنێکی دیارە شوێنێکی چاوەڕوان کراوە شوێنێکینە بۆ ئەستەمیە بینم اینجا تۆ پێم بڵێ ئەگەر بژاردەکە سەربازی بێ کامیان نزیکترینە بەڵام نەچکاڵێت ترامپ با بڵێ میدیای ئەمریکی ئەڵێ ترامپ ئامادەیە بۆی ئەمریکا بەشدار بێت لەو لێدانەیە بەڵام سەرباری ئەوە بڕیاری لێدانەکەی با بڵێن دواخستووە چونکە هێشتان پێی وایە تاران ئەکرێ ڕازی بێ بە دەست بەردان لە بەرنامە ئەتۆمیەکەی ئەگەر سەربازی بێ کامیان نزیکترینە و ئەو خیارەی ئەو بژاردەی کە ترامپ هێشتان بەنیازە لە خامنەئی وەرگێ بۆ دەستبەرداد بوون لە بەرنامەی ئەتۆمی بەدیدێ ئەگەرە خۆی ئەگەر ئێران تەسلیم بێ زۆر ئەگەری هەیە دوای فەردوو تەسلیم بێ نەک پێش فەردوو چکە ئێران تەسلیم بێ پێش فەردوو ینی هێشتا ئەوەی ئەوترێ هێشتا ڕۆکێتی پاراسۆنیکی ماوە و زۆری شەوەش عشار دراوە و ئەتوانرێ بە کاری بێنێ و کاریگەری زیاترە بێت لەسەر ئیسرائیل وانە ئەگەر بێت و شەڕەکە 2 هەفتێتر درێژە پێشە ڕەنگە ئەمانە بێت بەڵام بژاردەی ئەم شەڕە شەڕی یان شەڕی مۆدرن بەگشتی شەڕی ئاسمانە بۆیە من ئەوەی بە بژاردەیەکی ینی چاوەڕوان کراوە بینم ئەوەیە کە بیت و دێت و ئەو هێرشە کات و ئەو بنکەین کاوە پاشەوە ڕەنگە دانوستان بکرێ یان ئەوەی پێڵەن گفتوگۆی اینجا دوێنێ ترامپ وتی و تێفتەی داات و یەکلاکەرەوە بێ و پێچێ بۆ ئەم یەکلابوونەوەیش هەفتەکە تاو نەکەین پێش تاوبوونی هەفتەکە پێدەچێ مەبەستی ئەمە بوو زۆر سەختە تەفسیری قسەی ترامپی چونکە ئەو کەسەی لە ترامپە پرسێ کاریگەری هەیە لەسەر جۆری وەڵامەکەی ترامپ بۆیە ینی وەکو خۆشوەتی ئەگەر بێت و میدیایەکی کە ترامپ بە نەیاری خۆی زان لێ پرسێ ترامپ هەڵەت چێ ترامپ بە ڕەنگە قسەیەکی تەواو جیاوازکە ڕەنگە فۆکس نیوز یا برایت بار یا هەرێکی لە ئەوانەی کە بە بڵێم پشتیوانی خۆی زانێ پرسیاری لێکە ڕەنگە بە شێوەیەکی تر وەڵام دادەوە بۆیە ترامپ سیاسیەکی تەقلیدی نیە لەوەی کە ئەوەی ئەیڵێ وا تەفسیر کرێ فعلەن ئەوە بەرنامەیەتی یانە بەشێکە لە پەرچەکردداری لە هەستی لە
دواندنی جەماوەڕێکی تۆ لە چوارچەوەی پێدراوەکانە لەناوە دکتۆر لە چوارچەوەی پێدراوەکانە ئەگەر واز لە مەزاجی وەڵامی دۆناڵد ترەمپ بێنین لە چوارچەوەی ئەوەی پێدراوی جوڵەی هێز و هەموو ئەوانەی کە ئەیبینین ئەو با بڵێن با نەبن بەلایەنگر ئەو سەرکەوتنەی تقریبەن ئیسرائیل لە بەرامبەر هێرشەکانیان بەدەستی هێناوە شتێک کافتەی داهاتوو یەکلاکەرەوە بێ و ڕووبا پێدەچێت لە سەرمێزی گفتوگۆ بێ یان لە مەیدانی جەنگا بێ ئەکرێ ترامپ هەردووکیان بەسەرکەوت نەزانێ یعنی ئەگەر وا بێت و بەشدار بێت و بەشداری ئەمریکا ئیسرائیلیەکان بە ئەمریکەکان ئەڵێن ئەگەر هات و ئێوە بێنە ناو جەنگەکەوە تەنیا پێویستە 48 کاتژمێر بێنە ناوە دوای ئەوە هەموو شتێک کۆتایی دێ ئەمە ڕەنگە ئێستا تەسەوری ترامپ بێ ئەگەر خۆی دوو تیۆرە هەیە یەکەمیانەوەیە ترامپ خۆی قەناعەتێکی هەیە گەشتوتەوە قەناعەتە لەسەر بنەمایە و قەناعەتە بڕیارەدا تیۆرەی دووەمیانەوەیە کێ ئەخیر جار ترامپی بینیوێ ترامپ لەسەر قسەی ئەوە جان نازانرێت کامیان وایە ڕەنگە تێکەڵەیەک بێ لە هەردوو لا ترامپ خۆی هەنە تێگەیشتنی هەبێ بەڵام بکوێ دەژێر کاریگەری ئەوانەی کە ئەوێ بیان بینێ یا ئەوێ گوێیان لێ بگرێتەوە جا لەم ڕۆوە خۆی باشترین بژارد ترامپ لەوە دڵنییا ترامپ باشترین بژاردە بۆی ئەوەیە کە ئێران بە تەسلیمبوونەوە بێتە سەرمێز و ترامپ بێت پێی بڵێ ئێوەی تەسلیم بوو فەرمونون هەموو ئەو شتانەی داواتان لێکەم جێبەجێکەن ئەمە بۆ جەماوەرەکەی بڵێ ئەو کاتە خۆی وادانێ کە ئەو کەسەیە کە یعنی پرسی ئێرانی بۆ ئەمریکا کۆتایی پێێنە ئەمە پرسێکە لە 79 بەردەوامی هەیە لە 79 درێژەی هەیە و چارەس هیچ سەرکردەیەکی ئەمریکی نەیتوانیوە بڵێم چارەسەریکەوە ئێران هەتا تا چەند ساڵێک لەمەوە پێش هەتا ئاهات بەهێزترە بوو چ لە ڕووی چەک و چ لە ڕووی توانە و چ لە ڕووی ڕۆڵی ئەقلیمی ڕوونە هەموو ئەمانەوە ئێستا ترامپ ئەگەر بێت و کۆتایی بەمە بێنێت ئەوە ئەبێتە بەشێک لە لەجند یعنی ئەبێتە بەشێک لە سەربردەی ئەو لە مێژووی ئەمریکا جابا بینە سەر ئەمە ڕاستێکی دکتۆر تەنها باسی ئەمریکا نەکەین باسی ئیسرائیل نەکەین و باسیش تەنها لە دانوستان نەبێ قسە لەباری کاریگەریەکانی با بڵێن ئەم لێدان و بە ئامانجگرتنانە و ئەمەی لە ماوەی ئەم هەفتەی ڕابردووە بینیمان لە جومعەوە بینیومانە لە هەینیەوە بینیومانە تەنانەت قورسکردنی بڕیاردان لە ناو ئێرانە لە چوارچەوەی هەموو ئەوەی کە ئەگوزەرێ بەهۆی لێدانەکانەوە پێم بڵێ ئیسرائیلیەکان ئەڵێن ئەم حەملە عسکەریە ئامانجەکەی زیاتر ئیستنزافی توانای ڕژێمە بۆ دەستگرتن بە با بڵێن پێکەوەی ناوخۆیی ئەو قودرەتەی کە هەر جۆرێک لە پێکەوە بەستن لە نێوان ناوەندەکانی بڕیارە هەبێ بۆ ئەوەی زوو بڕیاردان و دەستگەیشتن بە بڕیاری دروست بە تایبەت لە بڕیارە استراتیژیەکانە ئاسان بێ ئیسرائیل ئەمەی لە ئێران تقریبەن پەک خستووە یان نا شەوی یەکەم کە هێرشەکە کرا تقریبا پەکخستنێک دروست بوو تقریبا هەم ینی ئەوەی چاوەڕوان نەئەکرا ڕوویدا لەوەی کە بڵێم یعنی هەموو بەرپرسە سەربازیە باڵاکانی ئێران بە شێوەیەکی ینی ئەوانەی تۆپ بەرپرسن لە ناوچوون ئێران ئەگەر ئەو لەو پەشۆکانە تا حدێک هەستایەوە ئەگەر لەو پەشۆکانە بەردەوام بواە نەی ئەتوانی شەڕکە بەڵام توانی خێرا بێتەوە بڵێم هۆشی خۆی یان خۆی لەسەر پێ بگرێتەوە بەوەی کەسی تردانێ لە ئەو شوێنانە و وەڵام داتەوە و بەردەوام بێ لەوەی کە وەکو وڵاتێکی کە مرکزی هەیە هێشتا ئەوەی کە پێڵێن عقلینەکە هێشتا ماوە و ئەتوانێت جێگۆڕکێ بکەوە ناوەندی قیادە و سەیطرە ئەکرێ ئەمە وا سەرکەین کە کۆماری ئیسلامی لە جەنگا دروست بووە کۆماری ئیسلامی لە 79 کە دێ لە 80 لەگەڵ عێراقا شەڕەکە لە تا 88 ئەم شەڕە بەردەوام بێت لە ئەم شەڕا کۆماری ئیسلامی
دروست بووە یعنی کۆماری ئیسلامی بەرهەمی شەڕە بۆیە ڕەنگە کۆمارێکی تر وایە سیستەمێکی سیاسی تر وایە ڕژێمێکی تر وایە هاتنە ناوەوەی شەڕ بە ئەو شێوە لێدانە ڕەنگە ئاسان نەبوایە بۆ ئەوەی بتوانێت قیادە سەیطەرەی خۆی جارێکی تر بەدەست بێنێتەوە بەڵام توانی بەدەستی بێنەوە دیارە ئەبێەوە لە بەرچاویش بگرین کە ئێرانیەکان هەرچەندە هەنێ حساباتی هەڵەیان کرد بەڵام ئەم لێدانە ئەوە نەبوو 100% چاوەڕوان نەکرا و سوپرایز بێ هەرچەندە لە کاتێکی ئیسرائیلەکان توانیان جۆرێک لە سوپرایز دروستکەن لەوەی کە ئێرانیەکان وایان بیرە کردەوە کە تا دانوستان لە ئارابێ شەڕ نابێ وایان بیرە کردەوە کە دانوستان نەگەشتۆ بنبەست ئەوان بژاردەی شەڕ نابێ وایان بیرە کردەوە کە ئەمریکا لە دانوستانە بێ ئیسرائیل شەڕ ناکات چکە ئەو دوانە بە یەکەوە بڕیارەیەن یا هەڵچکۆن بەڵام لەو دوو ئاستا هەم ئیسرائیل بە جیاواز هەم لەوەی کە لە کاتی دانوستانە شەڕوویدا ئێران غافڵگیر کرا و تووشی سوپرایز بوو ئەوەی بەسەرات بەڵام توانی بێتەوە سەر پێی خۆی ئیسرائیلەکان وایە بینن بە بەردەوامی ڕەنگە بتوانن تەواو لاوازیکەن ئێستا قمار لەستیان هینیان لەسەرەوەیە کە خەڵکی ئێران چیەکە یان خەڵکی ئێران چۆن ڕۆڵی هەبێت چکە ئەگەر بتەوێت ڕژێم بگۆڕی ناتوانین لە ئاسمانەوە بیگۆڕی ئەبێت لە عەرزەوە بیگۆڕی لە عەرزەوە بیگۆڕی لە دەرەوە ناتوانانی بیگۆڕی ئەگە بێ بچێتە ناوەوە نا ئیسرائیل دەتوانێت بچێتە ناوەوە نا ئەمریکاوێ بچێتە ناوەوە ئەمە بۆیە قمارەکە لەسەر خەڵکی ئێرانە خەڵکی ئێران ئایا بە دوو جۆر ئایا بڵێم هیوایەکیان بە دروستە بێت کاتی ئەوەیە کۆتایی پێبێنن یانەوەیە لە ناچاری لە برسێتی لە دەربەدەری لە جا دێمە سەر ئەمەیان بە دیاریکراوی کاک دکتۆر سەردار مەسەلەی چارەنووسی ڕژێمی ئێرانی قسەی زۆر لەبارەواکرێ و دەکرێت ڕاستیەکەی هەم بۆ کورد هەم بۆ ناوچەکەش بە گشتی مەطلبی گفتوگۆ بێ بەڵام 2% بەلامەوە گرنگە حەزەکەم ڕای ئێوە وەکو توێژەرێکی نێودوڵەتی لەبارەوە بزانم یەکەم پەشۆکانێکی نێو با بڵێن تەکنەلۆژی هەبوو بە تایبەت لە مەسەلەی ئینتەرنێت و کۆمەڵێک شتی دیکە کە ئیسرائیل زۆر جار با بڵێن باڵادەستیەک بەرامبەر لایەنەکانی دیکە پیشانەیە بەڵام ئێرانیش گاڵتە نییە لەو مەسەلەیە ئەمە یەک دوو چاندنی سیخۆر لە نێو ئێرانە ئەم دوو پرسە ئیسرائیل چۆن مامەڵی لەگەڵا کردووە بەکاری هێنا و ئەوەی تۆ گوتت ئێران تا حدێکی باش توانی مامەڵە لەگەڵ ئەم شۆکەیە بکە لەم دوو ڕەهەندەوە چی ڕەهەندە تەکنەلۆژیەکە و لەگەڵ ڕۆچوونی سیخوڕەکان بۆ ناو ئێران ڕاستی ئێرانیەکان نازانن بە تەواوی چۆن ئیسرائیلەکان زانیان ئەم سەربازان ئەم ئەفسەرە باڵانە لەم شوقیان نووست بوون یان ئەم زانای ئەتۆمیە لە ئەم شوێن لە ئەم ژوورا بوو لە ئەم شوێنا بوو بە دوای ئەوە ئەگەڕێن کە وایە لە ڕێگەی وەتسئاپیانەوە لە ڕێگەی چاودێریانەوە لە ڕێگەی سیخوڕەوە بۆیە ئێستا وابزانم یەکێک لەو هەوڵانی ئێران داوێتەوەی کە خۆی دابڕێ لە تۆڕی ئینتەرنێتی نێودەوڵەتی و ئێستا ئەگەر بتەوێت پەیوەندی بکەی لەگەڵ ئێرانە ئەبێ بڵێم ئەو پێویستی بە شکاندنە بۆ ئەوەی بتوانانی پەیوەندیەکە دروستکەی لە ناو ئێرانە یعنی بۆیە گومانیان هەیە لە سیستەمی پەیوەندی و تۆڕی پەیوەندی و هەستەکەنەوە ڕۆڵێکی بینیوە لە دەستنیشان یا دۆزینەوە یا دەستنیشانکردن یان ئاراستەکردنی ئەو ڕۆکێتوانە دووەمیش ئەوەیە کە ئێمە لە کوشتنی ئیسماعیل هەنیەوە و پێش ئەوە لە کوشتنی زانە ئەتۆمی ئێرانیەکانەوە بینیمان کە یعنی لە ناو ئێرانە ئەتوانرێت چالاکی بکرێ و لە شوێنی زۆر هەستیارە بەڵە ڕاستیە کوشتنی ئیسماعیل هەنیە چێنێ کوشتنی ئیسماعیل هەنیە بوو ئەوەنە نمایشێکی بەڵام دەسەڵاتی یا توانایی موساد بوو لەوەی کە ئەتوانین لە شوێنێکی زۆر هەستیاری تایبەتی ناو دڵی سیستەمەکە ئەوەی بمانەوێ بیکەین ئەنجامی دێن جا ئەمە یعنی ئەگەر وەکو مۆدێلێک سەیریکەین ئەکرێ ئەمە بڵێم مەڵتیپلای چەند قات کرابێتەوە و ئەنجام درابێت ئەمە دەلالەتە لەوە کە هاوکاری هەیە
ئەمە شتێکمان پێڵێ بە شێوەیەکی فراوانتر دەربارەی سیستەمی سیاسی ئایا چه سیستەمێکی سیاسی بە ئاسانی اختراقەکرێ یعنی ئەتوانی پیشتە ناویەوە سیستەمێکی سیاسی کە گەندەڵ بێ بە ئاسانی ئەتوانی پیشتە ناویەوە سیستەمێکی سیاسی کە خەڵک خۆشی نەوێ یا بڕای پێی نەبێ بە ئاسانی ئەتوانی خەڵکی لێ ڕاکێشی سی خوڕیتیا دروستکەیتوان سیستەمێکی سیاسی کە دیموکراسی نەبێ ناتوانێت هەموو لە خۆی کۆکاتەوە و جۆرێک لە بنەمای ڕەزامەندی گشتی دروستکە بۆیە ئاسانە نەیاری هەبێ و نارەکانی ئاماد وایە بینن کە سیستەمی خۆیان اینجا تۆ پێم بڵێ دکتۆر لەم با بڵێن وەسفانەی لەبارەی سیستەمە سیاسیەکانەوە باست کرد بۆ ئێران ئەگەر ئەم وەسفانە بەسەر کۆماری ئیسلامی ئێرانە بچەسپێنی ئەکرێ ئیسرائیل با بڵێن چەند سوودی لە ئەم خاڵە لاوازانە بینی بێ و چەند ڕۆچوو بێتە ناو ئێران لە ڕێگەی هەموو ئەوانەی کە دەکرێ با بڵێن بەشی لە شتەکان نەرێنی لە ڕژێمی ئێرانی بڕوانن ئەمە نهێنی نییە لە ئێران ژیان سەختە لە ئێران گەندەڵی هەیە لە ئێران خەڵک ناڕازیە لە سیستەمەکە لە ئێران دموکراسی ینی جۆرێک لە هەڵبژاردن هەیە بەڵام ناکرێت پێی بڵێن دموکراسی ئەمانە هەموو زەمینەوە سازیانن کە هێز لە دەرەوە کات بە تایبەتی کاتێک هێزێک نەیارە بێتە ناوەوە و بتوانێت خەڵک تەجنیدکە یا خەڵک ڕاکێشێ بۆ خۆی و خەڵکاری بۆ بکەن و تەنانەت ینی خەڵک لە ناو دڵی سیستەمەکەشە ئەوە بکەن بۆیە ئەمە بۆ هەموو شوێنەکان یعنی ئەمە بۆ کوردستانیش ڕاستە کاتێک خەڵک لە کوردستان ناڕازیە کاتێک گەندەڵی هەیە کاتێک بڵێم سیستەمەکە بەهی خۆیان نازانن کاتێک دیموکراسیەکە ئەوەیە کە هەموو خەڵک لە خۆیان کۆ ناکاتەوە لە کاتی فشارە لە کاتی قەیرانە لە کاتی نا ئاسانە بێت تۆ خەڵک ئەوەی کە نەیاری کوردستانە بۆ ڕوونە بڵێن ئەتوانێت خەڵک بۆ خۆی ڕاکێشەوە خەڵک بۆ خۆی تەجنیدکەوە سوود لە ئەو ناڕزایی و گەندەڵی و ئەوانە ببینێ جا ئەمە بەش ینی ئەوەمان پێ ئەڵێ کە ئەگەر تەکنەلۆژیا ڕۆڵی گرنگە ئەگەر چەکی ڕۆڵی گرنگە گەر هێزەکان ڕۆڵی گرنگە لە هەمان کاتیشە جۆری سیستەمی سیاسی پەیوەندی خەڵک و حکوومەت ئەوەی کە پێی ئەڵێن شەرعیەت هەموو ئەمانە گرنگن لە کاتی ململانیا لە کاتی جەنگا و ئەبێ ئەمە شتێکە یعنی ئەبێ لێ فێربین لەوەی کە ینی بەهێزبوون تەنها لە چەکدار و لە سیستەم وانانیە بەڵکو لە ینی ڕەهەندێکی معنەوی هەیە ڕەهەندێکی معنەوی هەیە جگە لە جۆری پەیوەندی خەڵک و حکوومەتەکە ڕێ پشتی هەموو دەنگێک دکتۆر یەکشتم پێ بڵێ ڕاستیەکەی مادەم باسی سیستمە سیاسیەکەی ئێرانەکەین ناتانیاهو ئیسرائیلیەکان بە قسە زیاد لە جارێک گوتویانە ئامانجی ئەم ئۆپراسیۆنە سەربازیە ئەم هێرشە دووشتە ئەتۆمی موشک کە پرسیاریشیان لێکەن لەبارەی ئەیچی لەبارەی ڕوخانی ڕژێمی ئێران سیستمی سیاسی ئێرانی ئەڵێن ئەوە ئامانج نییە بەڵام ئەکرەیەکێک بێ لە دەرەنجامەکان تۆ گوتت دەرەنجامێکی لەو شێوەیە لە ئاسمانەوە ناکرێ بە شێوازی دیکە ئاکرێ هیچ ئەگەرێک هەیە بۆ ئەوەی پێشهاتەکان بگەن بە ئەگەرێکی لەو شێوەیە خۆی ئەو ئەگەر پیادچوونەوەکەین بە قسەکانی نەتەنیاوە لە ڕاستیە ئەوەندەی لە ناوبردننی سوپای پاسداران بۆ ئیسرائیل گرنگە ڕەنگە ئەوەندە لە ناوبردنی چەکە ئەتۆمیەکە گرنگ نەبێت ینی ئەگەر بالستی و ئەتۆمی گرنگن بەڵام خۆی هەر سیستەمی سوپای پاسداران بۆ ئەوان وەکو وای ئەبینن ئەو سیستەمە بۆ ئەوە دروست بووە کە ئەوان لە ناو بە یان ئەگەر گەریسە لە بەرپرسێکی باڵای ئیسرائیلی پرسی بڵێم پەیوەندی ئایدیالی ئێوە و ئێران چۆنە ئاڵێ ئەوەیە کە پەیوەندیمان هەبێ کە نارێتیمان هەبێ بەڵام ئەگەر لە ئێران بەرپرسێکی باڵای ئێرانی بپرسی پەیوەندی ئایدیالی ئێران و ئیسرائیل چۆنە ئەڵێ ئەوەیە ئیسرائیل نەمێنێ فەڵەستین جێگێ بگرێتەوە لەما بۆیە ینی ئیسرائیلەکان شەڕی شەک و تەقەمەنی ئەوانە ناکەن بەتەنها بەڵکو شەڕی ئایدیایەکشەکەن
بس دکتۆر ئایدیای سوپای پاسدارانە یان ئایدیای دەسەڵاتە سیاسیەکەی ئایدیای کۆماری ئیسلامیە بەڵام سوپای پاسداران جێبەجێکەریت ڕوونە و هەڵگرێتی و لە دەرەوەی ئێران ڕۆڵی پێدا و ینی ماوەیەک وەها قسە کراکە ئیسرائیل لە ناو بازنگێکی ئاگرینایە لەمە ئەمان با بۆ پرسیارەکە لەوەی کە ینی ئیسرائیلەکان نایەنەوێ بیڵێن چونکە چەمکی گۆڕینی ڕژێم سمعەتێکی خراپی هەیە لە ناوچەکەەوە بە ئاسانی نابێ و هەمیشە دەرەنجامەکەی باش نەبووە یان ئەوەی جا بەتایبەت بۆ ئەمریکاش کە ئەزمموی لەگەڵ عێراقیش و لەگەڵ ئەفغانستانیشا هەیە بەڵێ چکە ترامپ ناتوانێت بێڵێ چکە خەڵکی ئەمریکی لەگەڵیان نیە نەتەنیاهوش نایڵێ چکە کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵیانی هەرچەندە ئەو گرنگێکی وای پێنادا بەڵام هەر خۆشیان ینی ئیسرائیلەکان ینی ئەیانەوێ ئێران لاواز بێ واز لە نارێتیان بێنێ نەک بیانەوێ ئێران خۆی ئەبێت لە چەمکی گۆڕینی ڕژێم تۆزێک تێڕامانمان هەبێ لەوەی کە جاران لە سەردەمی کۆنسەرڤەتیڤەکانە گۆڕینی ڕژێم بە ئەومە بەسە بکە تۆ ڕژێمێک کە هەیە دیکتاتۆریە بۆ نمونە سەدام ئەی گۆڕی بۆ دیموکراسی بەڵام ئێستا وان نییە ئێستا هەنەبێ کۆتایی بە ڕژێمەکە بێن ڕاستیە گرنگ نییە بەلایەنەوە ئەوەی جێگرێتەوە چییە بەڵام بۆ کۆمەلگای نێودەوڵەتی گرنگە چکە بۆ ئەوروپا ئێستا بڵێ ئەڕۆم ڕژێمەکە گۆڕم وازی لێنم ئەوروپا وا بیرەکاتەوە ئەوە چەندین ملیۆن کەس ڕۆژی دوایی بەڕێوەن بۆ ئەوروپا بۆیە ئەمە ئاسان نییە بوترێ بەڵام من تەحلیلێکم کردووە بۆ ناوی جەنگەکە بۆ سیمبڵەکانی هەموو هەڵگری ئەوەن کە خواستی ئایدیالی ئەوان ئەوەیە کە ڕژێمەکە بگۆڕێ ئایا توانایان هەیە ئایا بۆیان نەکرێ ئایا بەدیدێ ئەو شتێکی یەک شتم پێ بڵێ ئیتر یەخەت بەرێم دکتۆر زۆر ینی ڕامگرتی داوای لە وردنەکەم لەبارەی خودی خامنەئی خۆیەوە دوێنێ دۆناڵد ترەمپ شتێکی وتی زانین لەکوێ بەس جارێکە وازی لێهێنین یان بەڵام جارێکە وازی لێهێنین بەڵام بەواتای چیەت لەو نێوەندا کاتیەت یان بۆی هەیە کاتینێت وەکوتم ئەوەی ترامپ بە ئاواتە ئەوەیە خامنەی تەسلیمی بێت یەکێک لەوانەیە کە ئەم بەڵام و کاتۆمانە هێشتا دەرفەتیاتێ بۆ ئەوەی ڕەنگە ئەوە بکە ئەگەر لەوە ناومێت بوو ڕەنگە بچێتە قۆناغی ئەوەی کاین بەڵام پێش ئەوەی ئەمە بکرێن ئێستا پرۆسەیەک لە ئارایە ئەمە پێویستی بە چاودێری وردە لەوە یەکەم چۆن خامنەی بکرێ بە ڕواڵەتی یا وەجهی ڕژێمەکە بە تەواوی و لەگەڵ نەمانی ئەوە ڕژێمەکەش نەمێنێ یعنی ئێستا چکە دراساتی قوڵ هەیە لەوەی کە چۆن لە کاتی قەیرانە خەڵک بە دوای ئەوە گەڕێن کە کەسێک بکەنە بەرپرس لەو قەیرانە و ئەو کەسە تاوانبارکەن بەوەی کە ئەو دۆخەی بەسەرهێناون ئێستا پرۆسەیەکی میدیایی پروپاگەندەی جەنگی هەیە لەوەی کە بڵێن هەموو ئەمەی بەسەر ئێرانە دێەوە ئەم جەنگەوە و نەهامەتی بەسەر خەڵکی ئێرانە دێ هۆکارەکەی خامنەیە جا ئەمە پێویستیە کرد کاک دکتۆر یان ڕاستیەکەی لە بنەڕەت ئارخامنەی خۆی بڕیاردەری یەکەم و سەرەکی ئێرانە وایە بەڵام من لە ڕاستیە ینی چاودێری کۆمەلگای ئێرانی وانە نیم بەینیان تا بتوانم بڕیار لەسەرەوە بم بەڵام یان لە دەرەوەش منیش وایە بینم بەڵام ئایا وایە لە ناوەیان ڕوونە لە ناو هەموو توێژوکینەکانە وایە ئایا لە کاتی قەیرانیش و جەنگیشا وایە بەڵام ئەگەر بێت و ئەوە بکرێ و ئەم ڕژێمەکە و ئەو بەیەکەوە بەسرێن و نەمانی ئەو بێتەوەی نەمانی ڕژێمەکە ڕەنگە و کاتە ئەوە بکرێت چکە بەڕاستی کوشتنی سەرۆکی وڵاتێکی تر لە ناوبردننی شتێکە ینی بۆ ئەمریکا سەختە بێ چکە بەیانی پوتین ئەترسێ ینی ئایا ئەمە بێتە مۆدل ڕوونە شیجاپینگ ئەترسێ ئایا ئەمە بێ بە مۆدل سەرۆکی کۆریای باکوور ئەترسێ ئەڵێ ئایا ئەمە بێ بە مۆدل ینی ئەمە شتێکی
بێسابقەیە ڕوونە جا دکتۆر من زۆر داوای لێ برن لێکم کە گفتوگۆکەم دەست پێ کرد لەگەڵتا چاوی من کەمێک هەتاوەکەت لەسەر بوو ئێستا کامل تەواوی هەتاوەکەت لەسەر و من هەر خەریکی پرسیارکردنم لە تۆ بۆیە بمبورە دەڵە کاتێکی خۆش چاوی من سپاس دکتۆر سەردار عەزیز ئەکادمی لە کۆڵەری نێودەوڵەتی گەلێک سپاس. باش من یەک ناوبڕی کورت وەرەگرم کەمێک دێم وڵاتان گفتوگۆکەم دوونوانی دیکەم هەیە هەر لەبارەی ئێران ئیسرائیل و هەندێک پرسیدی تۆ بە دڵنیاییەوە گفتوگۆکەی. باش دووبارە سلااوان لێبێ گفتوگۆکەمەوە لەبارەیەمەی ئیسرائیل ئێران ئەمریکاش بەدڵنیاییەوە بەڵام شتێکی تایبەت بە هەرێمی کوردستان دیارە ئەم حەو ڕۆژەم ئەم پرسەی نێوان ئیسرائیل ئێران دەستی پێکردووە ئەوەی جێی سەرنجە ناو بەناو درۆنیان پارچەی موشکوانە لە هەرێمی کوردستانەکەوێتە خوارێ لەم حەو ڕۆژەیە نۆ ڕووداوی لەو شێوەیە ڕوویانداوە یان درۆن بووە یان پارچەی موشک بووە لە شوێنی جیاواز لە هەرێمی کوردستان کەوتونەتە خوارەوە و شوێنانەی کە بۆ نمونە کرێ ڕووداوێکی لەو شێوەیە ڕوویدا بێ چۆچێ بوون لە هەولێر پێم وا بسییانیان لە هەولێر بووە گەر هەڵە بم لە کۆیە لە مەخمور لە سەی سایق لە عربەت لە قەراخ و لە دوکان چۆن بووە ڕووداوەکان دوو ڕۆژ دوای ئەم شەڕی بینی ئێران و ئیسرائیل سیستمی بەرگری ئەمریکا دوو درۆنیان بە ئاراستەی کونسوڵخانەی وڵاتەکە لە هەولێر خستۆتە خوارەوە ینی درۆنەکان ئاراستە کراون بۆ کونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر بەڵام دیارە سیستمی بەرگری ئاسمانی کونسوڵخانەکە خستوێتیا خوارەوە نیوکات ژمێرێکیش پێم وا بێ سەنگی ئاگادارکردنەوە لەیدا
هەر لە هەولێر لە نزیک گوندی پیرداوت درۆنێک کەوتە خوارەوە و تەقیەوە بە کوتەی دانیشتوانی گوندەکە با بڵێن گوندی پیرداوت لە دووری تقریبان 30 کیلۆمەترێکەوە گویان لە دەنگی تەقینەوە کە بووە جا دیارە بە هەمان شێوە ئەویش پێکراوە ئەمە جارێکە دوان لە هەولێر لە سەی سایەق گوندی نەوێ هەیە لە ناحیە ئەربەتیش بە هەمان شێوە دوو درۆن ئەو یان یەکێ لە سەید سادق یەکێ لە ناحیە ئەربەت دوو درۆن کەوت نەخوارەوە دیارە بکەم ڕووداوانە ڕویا ترس لای خەڵکیش دروستەکە ئەوەی ئەوێش بە هەمان شێوە بوو ئەوەی قەراخیشتان بیریە قەرەداغ موشکێک بوو لە نزیک سنتەری قەزاکە و لە بە دیاریکراوی لە گوندی تافان هەیە ئەمیان موشک بوو دیارە کەوتە خوارێ ئەمڕۆ لە نزیک گوندی گۆمەزەڵ لە سنووری ناحیەی بنگرت بە هەمان شێوە درۆنێک کەوتۆتە خوارەوە دوای ئاگادارکردنەوە دیارە هێزە ئەمنیەکان چوونەتە شوێنی ڕووداوەکە کەوتۆتە خوارەوە بەڵام نەتەقیوەتەوە پێم وابێ دواتر هێزە ئەمنیەکان چوونە شوێنی ڕووداوەکە و دواتر تەقانیانەوە یان شتێک لەو بابەتە دوێنێش درۆنێک لە نزیک هێزێکی پێشمەرگە لە چای قەرەچووخ 5 کیلۆمەترێک لە سنتەری شارۆچکەکەەوە با بڵێن دوور بووە کەوتۆتە خوارەوە ئێوارەی ئەمڕۆژ لە گوندی تازە دێ لە ناحیە سێگرتکان لە سنووری با بڵێن کۆیە قەزای کۆیە شاری کۆیە بە هەمان شێوە درۆنێک کەوتۆتە خوارەوە بۆیە بەگشتی وەکو ئەوی بوتم لەم حەوت ڕۆژەیە نۆ ڕووداوی لەو شێوەیە یان درۆنە یان پارچەی موشک و پرسەکانی دیکەیە لە هەرێمی کوردستان کەوتونەتە خوارەوە من درێژە بە گفتوگۆکانیان بە دڵنیاییەوە کۆمەڵک پێشات هەن وردەوردە حەزەکەم لەگەڵ ئێوەیە باسییان بکەم چەند سەرچاوەیەکی ئیسرائیلی کەمێک لەم و پێشباسییان لەوە کردووە کە ئەمریکا داوای لە ئیسرائیل کردووە هێرشی سەر وێزگەی ئەتۆمی فۆردۆ ڕابگرێ ئەمە تا چەنەکرێ پەیوەندی بە چاوەڕوانی بڕیارەکەی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکاوە هەبێ لەبارەی چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم پرسەیە بە تایبەتی بە دیاریکراوی ئەوەی گوتیان پێدەچێت لە ماوەی ئەم دوو هەفتەیە دۆناڵد ترەمپ بڕیارێکی لەبارەوە بدا پێدەچێت پەیوەندی بەوە هەبێ سوپای ئیسرائیل لە زیاتر لە 95 درۆنانەی مەترسیان دروستە کرد ڕێگریان لێکرا دیارە 3-4 کاتژمێرێک لەمەوە پێش سوپای پاسداران گوتی درۆنی زۆر هێرشبەر نێردراون بۆ ئیسرائیل بۆ هێرشکردنە سەر پێگە جیاوازەکان و ئێران بەردەوام ئەم دووسێ ڕۆژەکە هێرشەکە دەڵێ زیاتر مەبەستمان ناوەندە سەربازی و ناوەندە ئەمنیەکانی دیکەی یعنی ئەوێ بڵێ زیاتر شوێن دیاری یەکەم اینجا هێرشەکان ئەنجامە ئەدەم سوپای ئیسرائیل کەمێک لەمە پێشوتێتی لە 95 ئەوەی کە ئەمڕۆ ویستویانە بینێرن با بڵێن ڕێگریان لێکراوە میدیاکانی ئیسرائیل دەڵێن یانزە هێرشکرا سەر زانکۆی سەربازی ئیمام حوسین سەر بە سوپای پاسداران گوتەبێژی کۆشکی سپیش ئەڵێ لە ماوەی 2 هەفتەدا ئەوە دیار بوو ترەمپ بڕیار لەبارەی شەڕ لەگەڵ ئێرانە دەداجا بڕیارەکە چی نییە ئەوە دیار نییە من بەردەوامی بە گفتوگۆکانیان بە دڵنیاییەوە بۆ ئەم بەشەی بەرنامەکە دوو میوانم هەیە دکتۆر ئەژی ئازاد مامۆستای زانکۆ و شارەزا لە کاروباری ئێران کاک دکتۆرەژی لە ستۆدیۆ لەگەڵمای دکتۆر بەخێر بی چاوی من کاک مەسعود عەبدولخالقیشم لەگەڵای خاوەنی امتیازی دەستگای ستاندەر مامۆستا مەسعود لە هەولێرەوە لەگەڵمایە دکتۆر ئەژی من لوتف بفەرموو بە گفتوگۆکە لەگەڵ کاک مەسعودا دەست پێکەم بە دڵنیاییەوە دێمەوە لای ئێوەش کاک مەسعود عەبدولخالق ئێستا ریتمی ڕووداوەکان تەمان سلااوت لێبێ هیوادارم زۆر باشبی پێم خۆشە گفتوگۆت لەگەڵاکەمەوە ریتمی ڕووداوەکان دوو ئاراستەیان گرتووە ئاراستەی ئەوەی ڕوونە و ئێستا لە مەیدانە ڕوەیە شەڕەکەیە هەردوو لا هێرشەکەنە سەر یەکتری ئیتر کاریگەریەکانی ئەملا لەسەر ئەولا ئەوەی دیکە لەسەر ئەملا چۆن نییە بە نزیکەی ڕوونە هەرچەنە ئەکرێ قسەی جیاواز لەبارەوە بکرێ ریتمەکەی دیکە با بڵێن ئاراستەکەی دیکە خەریکە جۆرێک لە گفتوگۆ گەری جۆرێک لە گفتوگۆ دێتەوە ئارا تۆ پێشبینی چییە بۆ ئەم ماوەی کە بە دیاریکراویش دوای ئەوەی گوتیان کۆشکی سپی دۆناڵد ترەمپ پێدەچێت لە 2 هەفتەیە بڕیارێک لەبارەی ئەم پرسەوە بە پرسی شەڕ لەگەڵ ئێران
بەناوی خی گەورە و میێرەبان سڵاو لە جەنابیشتان لە میوان ئازیزەکان و لە سوپاسان دەکەم خۆی ئەگەر تۆزێک بەوردی تەمەشای ئەو شەڕی بکەین ئیسرائیل بە تەنهانیە هەموو دەوڵەتان ینی جەنجێکی جیهانیە هاوشێوەی جەنجی جیهانی یەکەمە زیاتر نەگئی دووەم ئەهدافەکانیشی زیاتر لەوی نێزیکە ئەوانە ڕاستە و خۆ تێدانینە ئەوەندەیە دەنا ئەمریکا برێ داخل دەمود هەر داخل بووە ئەگە کەمێک لە بۆ ئەوەی بتوانین ینی با بڵێن کۆمەڵێک پرسیار هەیە سەبارەت بە ڕوونکردنەوەیەک وا دەکە کە ئەمە باشتر وەڵامی پرسیارەکان بدەینەوە ئەوش ئەوەیە هەدەف لەو شەڕی چیە نیزکەی 8 ساڵ دەبی بڕیار لەسا و شەڕی درایە و پێشتریش خۆی زۆر باسی ڕێککەوتنامەی ئیبراهیمی دەکرێت نەک دینی ئیبراهیمی خەڵک غەڵەت تێگەیشت درێن ئاینی ئیبراهیمی ئەسڵ ڕێککەوتنامەی ئیبراهیمیە لەگە مەشروعی دێوید سایکس پیکۆ لە 100 ساڵ لەوە پێش کەمێک زیاتر تەمینی ئەوەی کرد کە ئیسرائیل دروست ببی ئیسرائیل بە ئیسراحەت دروست بوو تا حرەکاتی ئیسلامی و ئێران و ئیخوان مسلیمون ئەوانە کە دروستبوون و گەشەیان سند بەڕاستی دەتوانین برێن تەنجیان بە ئەمنی قەومی ئیسرائیلی هەڵچنی یعنی لەو دوایەی ئیسرائیل تقریبان بەرەو خنکان ڕۆی جوان زۆر دەورەیاندا بوو ینی آخر حملەی حەماس لە بۆ سەر ئیسرائیل حملەی چی تقریبان کۆتایی بوو یعنی وەکو برێ قورجی بگری یعنی ئەو لە لای خۆی حەق خۆی بدەویست خۆی ڕزگار بکە بەڵام لێکدانەوەی ئیسرائیل زۆرێکترا ئێستا ئەو شەڕە کە باسیەکەین واتە ئەمە زاهری هەیە و باتنی هەیە لە هەموو جەیەک زاهر و باتنی عاتن بڕک لێوزای بەڵام ئەو شەڕی ئێستا زاهر و باتنی هەر پێک وەنووسایە ئەوش ئەوەیە چۆن لە باتندا ئەوەی باز دەکەم مەبەست لە تەسبیتکردنی ڕێککەوتنامەی ئیبراهیمیە کە تیایدا ئیسرائیل تەوەربی و خەتی یەکەمی دووەمیش ئیدەوڵەتانی دەوروبەری پاسەوان بن پارێزبەند بن ئەوە ئەساسی شەڕێک ئەویش لەوەی ئەو تەحەدی و کۆسپانەی سەرڕێ ئەو پرۆژەیە بەڕاستی ئەو سێ تەیارەیە کە یەک مەدرسەشن ئیخوان مسلمین بزوتنەوەی ڕزگاری بزوتنەوە جیهادیەکان لەگە ئێران هەرسێک یەک مەدرسەن بەڵام تەیاری جودا جودانە عالەمی عەرەبی توانی ئیخوان مسلمین و حرەکە جیهادیەکان تقریبا لە ناوبن تقریبا ئێران مابوو لەبەرەوەی ئەو شەڕە و ئێستا واضحە زاهر و باتنی ئەو شەڕەی ئەوەیە کە ئێران و دەست و دایرەکەی کۆتایی پێبێن ئەو ڕێککەوتنامە ئیبراهیم بێت تەواوکەری سایکسپیکۆ و سیڤەربی لە بۆ ئەمنی قەومی ئیسرائیل و کۆمەڵێک ئەهدافی تریشەیە بەڵام ئەوەی ئیسرائیل پێی هەردەستی ئەوەیە لەبەر هەندێ دەبی ئاگادار بین جەنجێکی جیهانیە هەموو دەوڵەتان لەگەرن ئێران بە تاقی تەنهایە لە وەزعاتی زۆر باش نییە بەڵام ئەوەی تەوەقعیش دەکرا و هادەر نەچوو کە بە ماوەی کەم ئیسرائیل کە لە هەر شوێنەی داوی لە پەل و پۆی خستە ئەوە وا دەرنەچوو ئێران مقاومەتی یەکجار زۆری هەیە لەبەر هەندێ ئەمریکا ئەگەرێک لە ئەگەرەکان ئەوەی هەیە بە خۆشی بێتە مەیدان کەەوەی بە ئیسرائیل ڕاست نەکراوە ئەوانە ڕاستەوخۆ بێنە مەیدان پێیان بکە باش کاک مامۆستا مەسوولە بخالق یعنی بۆچی بیشوبهێنین بە جەنگی جیهانی لە کاتێکا خۆت باسیەکەڵی پەیوەستە بە ڕێککەوتنامەکانی ئیبراهیمی ڕێککەوتنەکانی ئیبراهیمی ڕێککەوتنی ئیبراهیمیش ڕاستیەکەی ڕەهندێکی هەرێمی هەیە ئیسرائیل و هەندێک لە وڵاتانی دەوروبەری بە تایبەت ئەوانەی کەنداو ئیتر بۆچی بیبەستینەوە بۆ نمونە بە کۆی جیهانەوە خۆگەر قسەکە لەبارەی هەندێک پرۆژەی دیاریکراوی دیکە بواە بۆ نمونە ڕێگای پشتێنە و ئەوەی چین با بڵێن ڕێگەی حەریری نوێ ئەوە تێچوو ئەگەر باز لە جەنگی جیانی بکەین ئەگەر پێیوەست وایە بە پرۆژەکەی بەستنەوەی هندستان بە کەندا و دواتر بە ئەوروپا هەر ڕێی تێدەچوو بەڵام پرۆژەیەکی با بڵێن هەرێمی لە نمونەی ڕێککەوتنی ئیبراهیمی بۆ بیچوێنین بە شەڕێکی جیهانی دەزانین چۆنە دوو شت باز دەکەین زۆری دەوێت ئەو پرسیارەوە بەڵام دوو خۆی جەنجی جیهانیەکەمی شار لە ناوچەی بەڵقان ناوچەکی گسکە بوو کێشەی لەسەر بوو لە ناو سر بوو ئەو دەوروبەر و ئەوانە کە ئەرشیدۆک دەکوژێ ئیتردا بۆ جەنجیان دەزانی
زۆر جار جەنگەکە ڕاستە لە ئیقلیمێک دروستەوی بەڵام ئەو پێی دەگوترێ پاڵنەری جیهانی هەیە خۆی ئەو شەڕی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەمان ناوی سینەتی ناوی مەسەڵەن هەند هەیە پاکستان هەیە تورکیا هەیە تورکیاش ئاخر لەو ئیشەی تێدایە بەناوعاگ لە ناوعەکان لە قۆناغی یەکەم و دووەم نۆرەوی دێ بەن ئاریەکە بەناوعاگەگە پرسیارتە بە ئەو کاتی ئی دووەم لە سەردەمی عەولەما شەڕی گچکەش هەر بە حەربی عالەمی حسابە یعنی ئەو دوشتە زۆر بە کورتیم ڕوونکردەوە دەنا تەفاسی ڕوو لە زۆرە ڕوونە باش بە دڵنیاوە دێمەوە لاو کاک مەسوود عەبدولخالق دکتۆریان دووبارە سڵاوت لێبێ پێم خۆشت بینم پێم خۆش بوو مامۆستا مەسوود عەبدولخالق هەندێک شتی مێژووی باس کرد لەبارەی وجودی ئیسرائیل و بەشێک لە ڕیتمی کێشەکە ڕیشەی کێشەکە بەڵام لە بەرامبەرە قسە لەبارەی ئەتۆمی ئێرانەوەی هەیە ڕاستیەکەی ئەم پرسەش ڕیشەیەکی مێژووی بە دڵنیاییەوە هەیە بۆ تێگەیشتن لەوەی کە بۆچی بەمەگەیشتوین پێدەچێ زانینی بەشێک لە ڕیشە مێژوویەکە گرنگ بێ ڕیشە مێژوویەکە کە پیا بچینەوانێ شایانی ئەوە بووهی ئەوە بوو ئێمە بگەین بەمڕۆ کە بەنزیکەی بووە بە شتێکی ئاسی لە ئێران لە ئەمریکا لە ئیسرائیل لە کۆمەڵگەی نێودەوڵەتی باش سپاس ڕیشە مێژەکەی زۆر دوو درێژە بەس من هەوڵدەم لە دوای کۆماری ئیسلامی ئێرانەوە باس بکەم یەکەمین سەرتاکانی دانوستانەکانی ئێران لەگەڵ وڵاتانی ئەوروپی بۆ مەسەلەی وزەی ناوەکی بۆ سەڕای 2003 بۆ 2005 چەکەڕایەوە ئەو کاتە بوو کاتێ بەرەبەرە وڵاتانی ئەوروپی هەستان بۆ کرد کە ئێران بەرەو دروستکردن چەکی ناوەکیڕوە ئەو دوو ساڵە بەردەوام گفتوگۆ کرا دواتر لەسەر ڕێکەوتن کە بۆ ماوەیەکی دایەکراو تا لەگەر لەسەر ڕێژەی پیتاندینی یورانیەمەکە ڕێکەکەون پرۆژەی یان بڵین بابەتی پیتاندینی یورانیەمەکە بۆستێ هەڵپرسێدرا لە دوای 2005 ئێمە ئوسوڵگەرەکان دێنە سەردەسەڕا لە ئێران ئەحمەد نیژار بێتە سەر کۆماری ئێران کۆمەڵی گوتار کە لە ماوەی ئەتوان بڵێن 8 ساڵی لە ڕەفسەنجانی و بەتایبەتی 8 ساڵی خاتەمیە ئەو گوتارانە بە جۆرەکان پراویست خراپ و دووبارە گەڕانەوە گوتاری گەڕانەوە بۆ شۆڕش گوتاری بۆ چۆن بڵێ سڕینەوەی ئیسرائیل لەسەر نەخشەی جیهان گوتاری دژ بە ڕۆژ ئاوا گەڕانەوە بۆ ڕۆژ هەڵات ئەم گوتارە لەگەڵ ئەم گوتارەیە کە قسەکانی ئەحمەد نیژان شمالە بیرە چیەوە لەو ساڵانە زۆر بێبینەتانە و زۆر بە ئۆپەری متمانیش ئەو قسانەیە کرد بەرەبەرە دەستی کرد بە پرۆژە ناوەکی خۆی بۆی کە زۆتی پەرەی بسەنێت و ئەو ڕێکەوتنام بە جۆی لە جۆرەکان کۆتایی پێهات تا 4 ساڵی یەکەمی کابینەی ئەحمەد نیژاد گفتوگۆکان بەردەوام بوو یەکی لەو بابەتانی کە بەدەم وڵاتانی ئەوروپی بە تایبەتی 5 زاید یەک باسییانە کردن کە ئێران سیاسەتی درێژە پێدانی دانوستانەکان بەکاردێنێت یعنی دانوستان لە پێناو دانوستانە بێ بگاتە ڕێکەوتن ئەمە بەردەوام بوو تا هەڵبژانەکانی 2009 پێ دەچوو ئۆباما و دیموکراتەکان پێشبینی ئەویان بکردایە کە بەڵێ دووبارە ڕفۆرمخوازەکان بێنەوە سەردەسەڵات و شەقامی ئێرانیش ئەوەی پێشانەدا کە لەوانەیە ڕفۆرمخوازەکان بکەڕن بەڵام ئەمە ڕووینەدا ئەمە زانین دوای لە 2009 تا 2012 هەر کێشەی ناوخۆی ئێران بەردەوام بوو لەگەڵەوەش پەرەسەندنی بەنامەی وزەی ناوەکیمان هەبووە راپۆرتەکان شێک لە دوای یەکتری ئاهات باسییان لەوا کە ئێران بەرەوە ڕێژەی پیتاندینی یورانیەمەکەی زیاد دەکات باس لەوەکرا کە دەستی گەشتە بنەوەی نوێی سانتریفیوژەکان کە بتوانێت یورانیەم پێ زیاتر بکات ئەمە تا 2012 بەردەوام بوو تا ئەوەی کە ئێران لە دانوستانەکان نەچوێ پێشەوە لەسەر ئەو پیتاندینە ڕێک نەکەوتن ئەو بوو دۆسی ئێران چوو بۆ ئاسایشی نەتەوەی یان ئێران دۆسی وزەی ناوەکی ئێران کوێ ئاسایشی نیشتمانی بەڵێ ئەنجومەنی ئاسایشی نیشتمانی و ئەوە خۆتان نەزانم مەترسیی گەورەیە چکە ئەو بۆ مانایە دێکە ئەو وڵاتێکی مەترسیدارە و هەر وڵاتە بتوانای مافیەوە هەیە بەرگی لە خۆی بکە کابینە ئەحمەد نیژاد کۆتایی پێهات 2 مانگ پێش ئەوەی کابینەی ڕوحانی بێتە سەردەسەڵات ئایەتوڵا خامنەی بە پێ ئەو زانیاریانی کە هەیە ڕێگەیدا بەرەبەرە دانوستانەکان دەست پێ بکاتەوە بۆ ئەوەی کە بگەن بە ئەنجامی دانوستانەکان لە 2013 تا مانگی حولی 2015 بەردەوام 2 ساڵی ڕێک هەموو هەوڵی کابینەی حەسەین ڕوحانیەوە بووکە ئەم دۆسێ بە جۆرێک بە ئەنجام بگەنێکە دۆسێ ئێران لە ئەنجومەنی ئاسایشی نیشتمانی بێتە دەرەوە و لەسەر وزەی ناوەکیش بگەنە ڕێکەوتن بە جۆرێکی ئێران مافی پیتاندینی یورانیەم هەبێت و وارەبها مەترسیش نەبێت بۆ ئاسایش وڵاتانتر باجارەوە بووکە لەسەر ڕێژەی 3.6 ڕێکەوتن بۆ پیتاندینی یورانیەم بەشێکی زۆر لە سزاکانی سەر ئێران لابرا
و پێ چۆتر ئەم دۆسیە وەجۆ لە جۆرەکان چارەسەر کراوە بەڵام کێشەکەی کێو دەستی پێکرد ئەتوان بڵێن تا 2000 تا حوتی ئەتوان تا بڵێن تا 5 2010 کە ترامپ لە ڕێکوتنامەکە دەرەوە ئێمە ئەتوان بڵێن دۆخێکی جێگیر هەبوو بە پێی هەموو ڕاپۆرتەکانی ئاژانسی بژە ئێران پابندی ڕێکوتنامی وزەی ناوەکە بوو ئێران گشتێکی ئابووری زۆر باشی بەخۆی بینی نەوتیە فرۆشت بۆ نمونە ئەو ڕێژی هەڵاوسانەکە ئیسا ئێران لە ستاچلە ئەو کاتە لە خوارەوەی لە ستا دەبوو بەڵام دەرچوونی ترامپ لە ڕێکەوتنامەکە دۆخێتەوە تێکدایەوە بۆچی ترامپ لە ڕێکەوتنامەکە دەرچوو بەشێکی ڕاستەکەی پەیوەندی بەو کێشەی هەیە کە تا ئێستا ئێرانش بەردەوامی ئێران تا ئێستاش لە سیاسەتی دەرەوە یەک سیاسەتی نییە یعنی بۆ نمونە کابینەیەکی حەسەن ڕۆحانی کابینەیەکی مەیانەڕەوی نزیک لە ڕێفۆرمخوازەکان ئەمان پیان وا بوو کە ئێمە دەبێت دەست لە مجازفە هەڵ بدەین لە سیاسی دەرەوە بەڵام ئێمە لەولاوە پێکمانێ بنەوەی سوپای پازاران و سوپای قورس ئەمان لەگەڵەوەی کە ئێران هەوڵیەوەی دەکە پامێکی ئەشتی بگەێنە بەڵام ئەمان لەملە دەسەن گروپە پرۆکسەکانیان دروست کرد و هەڵەندە گروپە پرۆسایان پەرچەکەن ئەگەر بڵین سو ئیسیفادە هەبوو لە بۆ ڕێکەوتنەکە لەلایەن ئێرانەوە دەربڕینێکی دقیقە ئیسرائیل ڕێک ئەو قسەیەکە بابزان ئەوەی کە ئیسرائیل کێشەی لەگەڵ ڕێژەی پیتاندینی یۆرانەوەکە نەبووە بۆ نەی بۆ لەبەرەوەی ئاژانس وژە بیانون لەوە دەست ئێستا بۆ ئەم هێرشی کرێ سەریان بیانوی کێ بوو چکە گڕوسی لە دوایین راپۆرتی پێش ڕۆژی یەکشەم ئەوەی ورد بەڵام ئیسرائیل و بیانوی نەبوو هەرچەندە ئیسرائیل لە 26 شوای 2010 وتی ئێمە هەندە بەڵگەنامەمان لە شوێنە بۆ ناوی تورخوزابات دەستکەوتووە کە شوێنێکە لە باشووری ڕۆژاوای ئێران کە دەستمان کەوتووە کە ئازانی کە ئێران خەریکی پیتاندینی یۆرانیان بەو ڕێژەی زیاتر لەوەی کە لە ڕێکەوتنامی وزەی ناوەکی ئاماژەی پێکردو بەڵام بیانەکەی ئیسرائیل ئەوە چی بوو وتی ئەم پارەی کە ئێران لە ئەنجامی ئەم ڕێکەوتن دەستی کەوتووە و ئەو نەوتی کە ئەفرۆشێت پارەکەی زۆرتر بۆ پرچەکردنی هێزە پرۆکسەکانی دەستکردەوە ئەمە بۆتە مەترسی لەسەر ئیسرائیل ئەو کاتە ئەگەر تەماشاشی بکەین لە 2015ەوە دۆخی سووریا بە قازانجی سووریا شکایەوە زۆربەی هێزە خصوصەکان شکستان پێهێنا زۆربەی شارەکان بە شێوەکی زۆر بمباران کران لەگەڵ رووسیا بە یارمەتی رووسیا دۆخەکە بەرەو چۆن بڵە فشارەکان بەرەو ئیسرائیلی زیاترە کە چووکە ئێران نزیک و نزیکترە بۆ لێنە ڕێم بە لە پرسیاری دواترا لە 2010 دەست پێ ئەەکەین تا حوتی ئۆکتۆبر توان بڕێم بزان چی ڕوویداوە پێم خۆشە بێ کاک مەسوود بولخالێق ئەوەی جۆمان لێی بوو یەکەم شتێک لەبارەی قسەکانی بەڕێستەوە ئیخوان کۆتایی نەهاتووە و پشتگیری لە ئێرانەکە و ڕوونە هەندێک دەوڵەتی ناوچەکەش ڕاستیەکەی بە ڕتمێکی ئیخوانی یان هیچ نەبێ بە ئیخوان موسلیمین وەکو جۆرێک لە ئامراز بەکارێنن لە چوارچەوەی سیاسەتی هەرێمیە قەتەڕ و تورکیا بەنمونە تورکیا ڕوونە گوتارەکەی بەرامبەر بەم شەڕی کە ئەگوزەرێ وەگەیشتوۆتە ئەوەی ئیتر ناتانیاهۆ بە هیتلەر ناوە بە پشتگیریەکانی بۆ ئێران ڕوونە جیهانی عەربی بە هەمان شێوە ینیەوە عێراق داوای کۆبوونەوەی وڵاتانی عەربیەکە و جۆرێک یەکانگیری ئیسلامی مەطلوبە لە عێراقەوە بۆ ئەوەی پشتگیری لە ئێران بکرێ رووسیا و چینیش بە دڵنیاییەوە سەرباری ئەو گلەیانەی ئێران هەیەە هەڵوێستیان لەم بارەیەوە ڕوونە یعنی بە مافی ئێرانی ئەزانن دەستی بە وزەی ئەتۆم بگا بۆ ئاشتی ئیتر بۆچی ئێران بە تەنایە لەم شەڕەیە بۆچی پێمان وابێ ئێران بە تەنایە دەزانین چۆنا ئەوە ڕاستەوە لێ دوان و هەندێک جمو جۆڵی دیبلۆماسی وایە بەڵام ئاگدار بە مەسەنا و دەوڵەتانە زۆری لەبارەی ئەمریکا و ئەوانە نایتر کە لەو بەرێنە یان لە ناتۆنا ئەوانە میزانیە هەیە ینی شەرت و شروتی ئەوی پێی دەگوترێن میساقی ناتۆ ئەو مادانە بخینەوە جزانی ئەوانە چ ڕابیتەک لە بینی ئەوانەدا هەیە هەندەچێن و هەندێکیان هەیە هەردوو یان لە وەزارەت خارجی ئەمریکا دووسێ مستەڵەحی تێدایە مستەڵەحی هاوپەیمانی جودایە مستەڵەحی دۆست جودایە مستەڵەحی متعاقدین جودایە هەر یەکەوانە جودایە ینی دەتوانین ڕۆژێک لە ڕۆژان قسە لەوەی پێم بزانین کورد لەو سێ مستەوایی لە جیهاندایە بەڵام ئەوە لی دەگەڕێت ینی کاتێک کە لە سەدامیش درا خۆ جۆرە جمو جۆڵانە هەبوو زۆربەی ئەوانەی کە دوایی دیسان بۆمان دەرکەوتنەوە کە لە پاڵ ئەمریکانە هەندێک جمو جۆڵی وایان کرد ڕاستیەکەی ئەوانە دۆستی
ئەو لایەنە زیاتر لای ڕۆژ ئاوانە بەڵام ڕەنگە پێشیان خۆش نەبی بەو شێوازەی ئێستا کەوها حربەک هاتە پێش ڕکاوڕک یان ئەو ئەمانزە نەبێتەتی ئەوەی نەتەنیاهۆ گوتی ئەمێن ڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕم جا ئێستا ئەوەیە ڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ دەگرێتەوە کەواتە ئێستا تقریبان بەرەو سەرکەوتنە ئاخر سەنگەر ئەوەی لە پێشی مابی لە عالەمی ئیسلامی تا ڕادەیەک عالەمی ئیسلامی وەکو حکوومات وەکو دەوڵەت تەسلیم بووینە ئەوەی ماوە ئەو جەبهەی ئێستاە کە شەڕی لەگە دەکرێت لە دوایوان تەمان ئەو جاوە تەوەری تورکیا قەتەر ئەوانە قسە هەیە ینی دەوڵەت باخسەلی کە لێ دوانەکەیدا ئێمە تێدەگەین ئەوە معنایەتە کە ڕەنگە لە فەقڕی داهاتوو بینە سەری کاتە دەتوانین برین ئێران دۆستی نییە لەو جەنگەی بە قسە هەیتی بەڵام ئیسرائیل باش زۆربەی مامۆستا مەسعود یەک پرسیاری دیاری کراو ڕاستیەکەی ئەوەی کە ئێران دۆستی نییە ینی ناکرێ پەیوەندی بە ڕەفتارەکانی ئێران خۆیەوە هەبێ بە دیاریکراویش ڕەفتارە هەرێمیەکانی یعنی لە چەند ساڵی ڕابردوو ڕاستیەکەی لە ڕێگەی گروپە پرۆکسیەکانەوە لە ڕێگەی سیاسەتی دەرەوە کە سوپای پاسداران ڕاستیەکەی ئیشی لە سەرکردنە وەزارەتی دەرەوەی ئێران خۆی چی نەما بە وڵاتانی هەرێمی نەکا ئاسایی نییە بەڕاستی ئێستا ئەگەر تەنها تەعاتوفێکی ئیسلامی لەگەڵ ئێرانە هەبێ ئەگەر نا کەس نەتوانێ بەرگرێکی دیاریکراو لە سیاسەتەکانی ئێران بکە نا ئێران مەلایکەتیش وایە هەر ئەوە وەزعی بوو بزان تێ باش تەکتێن غەزە و حەماس خۆ چشتەکیان نەبوو لەگە کەس چقدریان لە کەس نەکردو کا دۆستیان دەزانی سەرکەوت ئەو ڕۆ جیهان هەروە ینی هەروە تا قوتبیە ئەوە نییە رووسیا قوتبی سین قوتبی ئەوهانی ئەوانە قوتبی دەتوانین برین جوزیە ینی ئەی پێی دەگوترێت سەپۆڵ ینی وهانیە سەر تاسەری جیهاندی حەماسیش هیچ عیبینەوە چ مشکل لەگە کەس نەبوو بەڵام بە تاق تەنها بوو فەقیرەی چی بەسەر هات لەبەرەوەی ئەوە نا حملەکە عالەمیە بە تایبەتی ئەمریکا و ئەوروپا و ناتۆ و وڵاتانی عەرەبی ینی کاکە خۆ تەمەشاکە ترامپ هات ینی 4 هەتا 5 تریلیۆنی بردەوە ئەو هەموو یارمەتیە ئەمن شتەشکەش دەرێم هیچ معلوماتم نییە هیچ بەڵام ماوەشکە بەڵگەنامە بڵاو دەبتەوە دەریا و شەڕی ئیسرائیل لەگەر حەماس و لەگە ناوچەکە و لەگە ئێران کردی زۆربەی مەسروفەکەی لەسەر وڵاتانی عەرەبی بوو ینی ئاگەتان لێبی ئەوەیە بەڵام یەک شت هەیە تورکیا جموجۆڵەکی هەیە پاکستان بەناو هەیتی سین بەناو عشکا هەیتی ئەوانە هەریەکە نامرتاحن لەو وەزعی ئەوە بە تاکید هەیە بەدافعی اقتصادی هەیە بەدافعی عقائیدیە هەیە بەدافعی وەکوبرەی ئەوی پێی دەگوترێت تەدەڕوج هەریەکە و بەناو عکەیتی ئی تورکیا لە هەمووان ڕەنگە نزیکتر بی ینی جۆرەك پەلەقاژەی پێوە دیارە جاڵە بە دیاریکراوی دێمە سەر ئەوەی تورکیا مامۆستا مەسعود دەبلوخالق پێم خۆشە قسەی لەبارەوە بکەین بەڵام پێشم خۆشە قسە لەبارەی ئەو جموجوڵە هەرێمیانەوە بکەین کە بۆ نمونە ئیسرائیل بە دیاریکراوی خۆی ئێران ئەوە دیارە جموجوڵە هەرێمیەکانی چۆن بوو پەلکێشی تورکیا بۆ هەرێمی کوردستان بۆ سووریا بۆ لیبیا بۆ شوێنەکانی دیکە بۆ ئەفریقا ئەمانە هەمووی دیارن تۆ پێم بڵێ بەڵام بە ئینسافەوە پێم بڵێ لە چوارچێوەی هەموو ئەو پرۆژە هەرێمیانە ئەو ویستە هەرێمیانە ئەو هەژمونگەرە هەرێمیانە ڕێککەوتنی ئیبراهیمی لە هەمووی زیاتر ئارامی بۆ ناوچەکە ناهێنێ حەق نایەتەوە بە خاوەن حەق جگە لە مەسەلەی فەڵەستین ئیسرائیل بۆ پرسەکانی دیکە نەخۆ ڕێککەوتن نامەی ئیبراهیمی ئەوەی ناوێ ئەو تو داوای ئینسافت کرد ئەوە نییە ینی ئەو حقوقانەی تێدا نیە خۆ ڕێککەوتن نامەی ئیبراهیمی لەگە ئاینی ئیبراهیمی لێک جودایە ئاینی ئیبراهیمی کێشەی نییە بەدنیای ئیبراهیمی بەشەکە لە ئاینەکانی خوای هیچ ئەوەی نییە بەڵام ڕێککەوتن نامەی ئیبراهیمی لایەنە سیاسیەکەی جودایە هیچ وەکوبرێ ئەوەی جاروێ هەندێک خەریتە بڵاو دەبتەوە کە کورد تێدا دەوڵەتە و عێراق بیتەوەندە بەشە و وڵاتانی شەرقلەوس بیتە 32 بەش و ئەوە ڕاز نییە ئەوە هیچ ئەساسەچەوە هیچ عیلاقی بەڕێککەوتنامی ئیبراهیمی نییە ئەوە نەخشەی بەرناردویسی پێدرێن نەخشەی برێژنسی پێدرێن نەخشەی ئەو چار
پرۆژە نەک پرۆژە گەڵاڵەکانی پێ یعنی ئەوانە و خەریتانە ڕسمیش نینە ڕێککەوتنامەی ئیبراهیمی بریتە لە تەطبیعکردنەوەی عیلاقاتی دەوروبەر لەگە ئیسرائیل بریتە لە ئەوەی کە ئیسرائیل قەوەرەی ئەساسیبی لە دەوڵەتی نامەوە ببتە دەوڵەتێکی ئاسایی لە بەراندێ ئەنگۆ ئومێتەن ئەگە بەڕێککەوتنامەی ئیبراهیمی هەیە حەق و حقوق بداتە کورد بداتە ئەوی عەدالەتێک مامۆسامەوانی تێدانی ڕێک پەیوەندی بەو بەشەی دیکەوە بوو کە تۆ باست کرد جۆرێک لە ئارامی لە ناوچەکە جا من تێگەم پێدەچێم ئارامیە لەسەر حسابی فەڵەستینیەکان بێ ئەمە پرسێکی دیکەیە بەڵام ئارامیەکە بۆ کۆی ناوچەکە بە کورتی دەزانین زۆر ئارامی هەیە ئارامیە بەڵام ناعەدالەتە ئێستا خۆ لە کوردستانیش ئارامی هەیە ئارامیەکی ناعەدالەت جاروەیە پاشایەک لەسەر حکومە ئارامیەکی زۆر تەواو هەیە بەڵام ئارامیەکە ناعەدالەتە معقولە ینی خودی ئارامیەکە دێمە وڵات مامۆستا بە دنیای ڕاست ئارامیەک چی دەینی بەڵام ناعادەلت دێمە وڵات ئەگەر ویستت بیرۆکەکەت تەواوکە لەگەڵ ئەوەی تورکیاوەندێ پرسی دیکە بە دڵنیاییەوە باسەکەین دکتۆرە ژیگەشتینە 2019 وتت ئەیگێنم هەتا 7 ئۆکتۆبەر بەس من لەو نێوەندە یەک پرس باسەکەم گومانێک یان جۆرێک لە قسە لەبارەی بوونی بەرنامەی نهێنی ئەتۆمی ئێران بە دڵنیایی و ئێوە لەو بارەوە ڕۆچوون و پێدەچی ئاگاتان لی بێ ئەمە لەکوێوە سەردەرێنێ ئەم نیگەرانیە لەکوێوە سەرچاواگرێ ینی نیگەرانیەکەیە بەرامبەر بە بەرنامە ئاشکراکە هەندێک قسەش لەبارەی پرۆژەی نهێنی دیکەی ئێرانی من خۆم راپۆرتم بینیەوە باس لە ئەگەری لە 1986 پیتاندنی یۆرانیۆمەکە جا نازانم ڕاستەیان نا تۆ پێم بڵێ هەندی ئاماژە هەیە ڕاستەکەی وتم ئاماژێکی بۆ 86ەکەش نه من باسی بگەڕین بۆ شاکر لە 27 چوای 2010 بۆی بە مێژەکان کەمی ڕوون بێت نەتەنیاهو لە بەنامەیەکی تەلەڤیزیۆنیە باسیەوەی کوتی ئێمە ئەمەلیاتێکی زۆر سەرکەوتومان ئەنجام داوە لە گوندێک بە ناوی تۆرقوزابات ئەکەوێتە باشوور و ڕۆژاوای تاران ئەمبارێکی لێ بووە لێرە ئەمبارەی ئێمە دەستمان گەشتەوە بە 50,000 بەڵگەنامۆستەوە نزیکەی 163 سیری کە پڕێتی لە بەڵگەنامە نهێنیەکان سەبارەت بە دۆسی ناوەکی ئێران کە دەری ئەخات کە ئێران بە پێچەوانەی ئەو بەڵێنەی کە لە ڕێکەوتنامەی وزای ناوەکی 2015 دایەتی بە وڵاتیانی پێنجایدیەک بەنامە ناوەکەی پەرە پێداوە پەرەپێدانەکە دوای 2015 بیا پێش باسەکەم ئەمە کەی ڕوودا 27 شوای 2010 ینی 3 ساڵ دوایەوە بوو باشە دواتریش ئاژانسی وژە کە سەدان شوێنەکەیان کردووە ئێران وتیەوە ڕاست نیە و شوێنە شوێنێ بووە بۆ فەرشۆردن شتێک لەو باوتە باس کرد و گاڵی بە ڕێنەکە هات ئاژانسی وژە تا ڕادێک پشڕاستی ئەمە سەری کردەوە وتی بەڵێ ئێمە هەندێک ئاسەواری یۆرانیۆمان بیدۆ لە ناوچێ شوێنەکەی باش زیاتر بوون لە 3.6 نازانین ئەویان راپۆرتەکە زۆر نەچێتە ناو ئەو ئوردەکاریەوە بەڵێ ئەڵێ ئاساوارمان بینیوە باش ناوەترەوە بابەتێکی زۆر چۆن بڵێ ئەندازیارێک ئەو دەبێ بڕۆن سەدانی شوێنەکە بکەم بە تا بزانە شتەکە بێتیانە بەڵام شوێنێک بۆ مەفروز نەبوو یۆرانیۆمی لێبێ بەڵێ شوێنێک بووە کە بە ئاژانسی وژە نەوتراوە تەماشاکە لە ڕێکەوتنامی 2015 ئێران کۆمەڵێک مەرجی هەبوو کە پەیوەندەکان ئاسایی بێتەوە ئێران سزاکان لەسەرات یەکی لەو هینانە ئەو بووە کە ئاژانسی وژە هەر کاتێک ویستی سەردانی بنکە ناوەکیان ئێران هەر کاتێک ویستی بەبێ ئاگاداریش ئێران بۆ ڕازی بووە لە هەموو بنکەکانی وزەی ناوەکیش دەبایە کامێرە دادرایە بۆ ئەوی کە بەردەوام چاودێری ئەو شوێنە بکە ئەس پێم وابێ ئێران زۆر پابەر نەبوو بە تا 2000 و تا ئەو ئەتوان بڵێن تا 5 2009 کە ئەو کاتێک ئەمریکا ساڵە دوای کە ئەمریکاتەوە پابندیەوە بوو ئەوە کەی ئەو راپەتی کە وتم لاتنەوە دوای لە ئەنجومەنی کۆبوونەوەی ساڵانی ئەنجومەنی ئاسایشی باسی کرد باسی ئەو بابەتی کرد دوای 13 ڕۆژ ئەمریکا لە 5 2010 لە ڕێکەوتنامی وزەی ناوەکەیاتە دەرەوە یعنی پێدەچێت بەش ئەو راپۆرتە کاریگەری هەبێت و بیانوشێ بۆی بێتە دەرەوە بۆی ئەوە ئەو قسەی تا ئیسا کرێت ئەگەر کەمێکیش بێنە ئیسا لە بابەتەکەیە گەڕوسی لە چوارشەمەی ڕابردوو بووە بزانام ئەو راپۆرتەکەی بڵاو کردەوە لە راپۆرتەکەی زۆر بەڕوونی ئاماژە بۆ کات ئەڵێ ئێران ڕێژەی پیتانی یۆرانیەکەی گەراندوتە لە 160 400 کیلۆگرامیش یۆرانیۆم پیتاندراوی هەیە کە ئەم 400 کیلۆگرامە بە ڕێژەی لە ستانەوەتی پیتاندی یۆرانیۆم ئەتوانێت
لانی کەم دە موشکی گەورەی پێ دروست بکرێت دە بۆمبی ئەتۆمی پێ دروست ببوورە دە بۆمبی ئەتۆمی پێ دروست بکرێت سێکەیە کە ئێران دروستی کردووە و ئیسرائیل و ئەمریکا و نزیکەی زیاد لە 50 وڵاتی دیکەش ئەم زانیاریە ئەزانن وردە ئەم قسەیە یان من ئەوم ئەوکە بەڕێساڵی نەمبیستووە بەڵام وتم ئەم بابەتێکی زۆر قورسە بتوان بیسەلمێنی تەماشاک ئێرانەکانیش لە بەرامبەر قسەی خۆیان هەیە بە ئەمەش یەکلایەنش سەر و بابەتە نەکەین ئێرانش بەردەوام قسەواکەن لە 2015 ئەڵێن ئێران 2 هەفتەی ماوە ئێران 6 مانگی ماوە ئێران 2 مانگی ماوە من ناتۆنیاوم بینی لە 96 باسیەوە کاڵێت بە نزیکان ئەو قسەش هەیە ئەو شێ بەس کێشە سەرەکەکە لە چیایە کاکرنجەوە ئەو بڵێن کێشە سەرەکە لە سیاسەتی دەرەوەیە تەماشاکە من حەزویستم ئەو باسناکەم لە ڕێکەوتنامی وزەی ناوەکیە بەڵێ بە هیچ شێ باسی سیاسەتی هەرێمی و موشکی باڵستیک و ئەو ئێرانەکە بەڵام توان بڵێن چاوەڕوانی وڵاتانی ئەوروپی و ئەمریکا ئەوە بوو کە بەم ڕێکەوتنامێ ئێران واز لەم سیاسەتە دەستەوەردانە هەرێمیە بهێنێتەوە سیاسەتێکی ڕوونی هەبێ بۆ ناوچەکەدا بۆ ئەڵێ لەگەڵ دەستی دۆستی درێژەکەم بۆ وڵاتانی دا ئەڵێ ئێمە بە پێچوانی 8 ساڵی ئەحمەدی نەژاد وڵاتێکی کراوەمانە بێت ئەمانەی بۆ ئاشی بژێن ئەڵێ تۆ ئەڵێ من فتوای ڕابەر ئێرانمە هەیە کە من ناگەین نابێت دەستمان بگات بە چەکی ناوەکی حرامە ئەی تۆ لەولا شۆدەی لە عێراق حەجی شعبی دروستەکەی لەولاوە تۆ حیزب وڵات هەیە 5 پایتەخت بەڕێوابی 5 پایتەخت بەڕێوە ئەبەیتوانە و هەندێک بابەتی تر هەیە کە خود ئێرانەکانیش ئاماژیان بۆ کردووە بۆ نمونە زەریف لە ئەگەر ئاگات بچەند ساڵان پێشینەکی گفتوگویەکی دیزەی پێکرا گفتوگویەکی کردووە لە ناوەندێکی توێژنەوەی ئێراندا دوای گفتوگۆ دزەی پێکرا پێچی ئوسڵگەڕەکان خۆیان کرد بێت لەوەیدا ئەڵێ بۆ نمونە لە ساڵانی دوای ڕێکەوتنامی وزەی ناوەکی ئەڵە جارێکە لەگەڵ سەرۆکوەزیرانی وزەی دەرەوەی ئەمریکا قسەم کردووە وتێتی باشە ئێوەمە پێشمان فڕۆکە مەدەنیەکانتان وەکو جاران بە پشێوەکی ئاسایی کارەکان ئەنجام بدەن بەس بە زەریف وتی ئایا ئەزانی بەو لە ڕێگەی ئەو فڕۆکە مەدەنیانەی کە لە تاران و ئەڕوا بۆ سووریە چەک و ئەسڵ ئەگوازرێتەوە وتی و کاتە زەریفی تووشی شۆ بوو و دوای بۆی تەکەوتۆکە ئاگای هەر لە بابەتەکان نەبووە لەو مەسەلەیە ئەوەی سیاسەتی ئەکرد ئەو کات بەڵێ ینی بە ئیساشەوە سیاسەتی هەرێمی ئێران هیچ کاتێک لەگەڵ ئەو ئاماژەیە کە بۆ نمونە دەوڵەتێکی دەوڵەتێکی ڕفڕۆخوازیە میانڕۆژ سەداسەیەکی نەگرتوتەوە دێمە سەر ڕیتمی بڕیاردان لەو دەوڵەتی ئێرانە چونکە گرنگە بەلامەوە بەس با بچمەوە لای مامۆستا مەسعود ئەبولخالق مامۆستا مەسعود تورکیا بۆ ئەترسێ یعنی ئێمە هیچمان نەئەزانی بە نزیکەی کەس لە ناوچەکەیە با بڵین بە دیاریکراوی پێدەچێ هەستی بە هیچی وانە کردبێ دەوڵەت باخچەلی پرۆسەیەکی دەست پێ کرد لە تەوقەکەەوە لە پەرلەمانی تورکیا دەستی پێکرد وردە هاتن هەتاوی ئەمڕۆ دیارە ڕیتمی گفتوگۆ و پێشهاتەکان لە نێوان ئەنقەرە و ئیمرالی و قەندیلا چیە و چینیە و هەرکە هێرشەکانیش بۆ سەر ئێران دەستی پێکرد گوتی دوای ئێران سەری تورکایە ئەم نیگەرانی تورکیا تا چەند نیگەرانێکی حەقیقیە و ڕاستیەکەی مەترسیەکانیش دەکرێت مەترسی حەقیقی و ڕاستەقی نەبن لەسەر ئەوەی تورکیا باسیەکاڵێ لەسەر من و ئەکرێ لەسەر ناوچەکەش خۆی ئەو پەیامەی بەخچەلی دوو ئاراستەی هەیە وە زۆر واقعیشە یەکیان ئەوەیە ئەوەی ساحەکە و خوێندنەوەکەی یان لەمێژە هەموو دەوڵەتان تقریبان ئیجتیماعی ئەمنی قەومی خۆیان کردیە و خۆیان ئامادەکرد ڕەنگە کورد خۆی ئامادە نەکردوی لەوەی کە ڕەنگە فەقەرەی داهاتوو بینە سەر ئەوەی لێکەوتی بەرامبەر کورد و ینی سەرکردایەتی کورد و باشەکانی تری کوردستان بەڵام جارێت دەچینە سەر وەڵامی پرسیارەکەی تو ئاراستەی دووەمی ئەوەیە پەیامەکیش بوو لە بۆ ئەردۆغان چکە ڕاستی لەو گۆڕینی ڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەگەر ئەجەوە هەتا ئێستا هیچ کەس لە جیهان ڕەنگە نەتوانی وەڵامی ئەو پرسیاری بداتەوە ئاخیر سیناریۆی کە ئەو شەڕە پێی دەگا چییە؟ ئەگە ئێران تاو شکستی هێنا بە تەواوەتی طبعاً ڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێ نەگناوە ناوەی دەوڵەتانیش بۆ نمونە فۆرمی حرەکاتی یان ئەوی پێی دەگوترێت بزوتنەوەی ڕزگاری خواست دەگۆڕێ و فۆرمی بزوتنەوە ئیسلامیەکانیش دەگۆڕێ حتا لە کوردستانیش بەو شێوەی ئێستا نامینی بە قسە لەسەری نەکەینە بەرەوەی بڕک عیلاقی بە ئەمنی و بە هەندێک شتی حساس هەیە بۆ کاتێکی تریە لەگەڵ ئەردۆغان کە ئەردۆغان ئیشاڵە پەیامەکەش لە بۆ ئەردۆغان ئەوە بوو کە ئەو پەیامە ئیسلامیەت بارقورسی دەبی لەسەر تورکیا
ئەم تەنها دەگەڕێمەوە سەعی یەکەم ئاراستەی یەکەم کە تورکیا تەواجودەتی فراوانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە لە سووریا هەیە لە عێراق هەیە لە ئازربێجان ئەرمینیا هەیە لە ڕۆژئاوا لە دەریای سپی قوبرس هەتا دەگاتە لیبیا دەزانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی داهاتوو ئەوەی کە بەجێرەی ڕسمی نەتەنیاهۆ و ترامپ سنوور گۆڕین نیە تەبعاً ئەمە لە مێژە ڕەنگە و پرسیار لە من کرد گوتم سنوور گۆڕین نییە گۆڕینی میزانی قوەیە گۆڕینی هاوسەنجی هێزە لێرەدا لە داهاتووەکی نزیک ئیسرائیل ئەوەی قبول نییە هیچ جۆرە ئەجا ئەوە گرنگە هیچ جۆرە تەوەر و ئیستقابێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وجودی هەبی نایلی تورکیا سووریا قەتەر قوت ئەوە تەوەرەك بن نایلی تورکیا یعنی بە کورتەکەی چاوی پێدەگوترێت تەزدیرت تەورە چاوی پێدەگوترێ مەکتەبی عیلاقاتی دەرەوە پاڵپشت بە حرەکات ئەوەی قبول نییە ئەو دووشتە هەریەکە چ تەزدیر سەورە چ ئەوەی پێدرێت مەکتەبی پشتیوانی حرەکاتی ئیسلامیان حرەکاتی ڕزگاری خواست ئیسرائیل ئەوەی قبول نییە ئەمریکا و ڕۆژئاوا و حتا ئومەم متحیدەش تقریبان ئەو مەلەفەیان کۆتایی پێهینایەکە ئەو دەوڵەت یارمەتی حرەکەک لێبدا یارمەتی لەبەر چەمە دەرین حرەکەی کوردی لە وەختەی ئیحرازدایە لەو دەمەی کە زۆربەی ئەو مەلەفانەی کە پاڵپشتی دەکرێت ئێستا ناوی تیرۆریان لێنایە ناویشتی گەورە گەورەیان لێنە لە حتا لە ئومەم متحیدەش تقریبان پێوە درا ئێستا بڕیاری 1514 کە تایبەتە بەو مەوزوعی تایبەتە بە حەقی تەقریر مەسیر زۆری تکەی تێدایە بەڵام ئەو بڕیارە زۆرن ئەوە مەلەفە بەڕای من وەکو ئەمن تێگەیشتونیان وەکو ئەمن شتەکەم زانیبی لە ناوەڕۆکی متحیدە ئەو مەلەفە قەپات کرایە کەواتە تورکیا لە دوای ئێران بە هەموو نەو ئەگنۆرەی دێ و نۆرەیەکی خراپیشی دێ دەیجێڕنەوە ناو تورکیا بەڵام شەر نییە بە شەڕ و شۆڕبی مامۆسا مەسعود شتێک بەلامەوە گرنگ بوو ڕاستیەکەی ئەوەی کە ئیسرائیل وە تێگەیشتنە ڕۆژاواییەکە زیاتر بۆ ئەوەیە لە مەودوا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست ئیتر ئەم دەست درێژکردنە ئەم با بڵێن سیاسەتی هەژمون خوازیە نەمێنێ هەمووی بچێتەوە نێو سنوورەکانی خۆی و ئەمە شتێکی باش نییە بۆ جۆرێک لە ئارامی و ئیستیقرار لە ناوچەکەیە ئەمە یەک دوو هەر بەڕاستی نزیکیش نییە لەو تێگەیشتنەی بەڕێزۆ جەلان کە گەلانی ناوچەکە خۆیان کێشەکانی خۆیان چارەسەر بکەن و هەوڵ بن کێشە بۆ یەکتری دروست نەکەن لە ڕێی ئەمەوە تۆ دەستی ئەمریکا و ئەوروپا وڵاتانی دیکە لە ناوچەکەیە ئیتر ناهێڵی لەبەرەوەی کێشەیەکی دیاریکراو نییە بۆی بێن بە حسابی چارەسەرکردن ئەوە نەیتر قۆڵی بکەنەوە ئەگەر وا بێ ئەمە شتێکی باشە ئەم تێگەیشتنە دەزانی چۆنە ئەوە ڕاستی ئەوە گەڕاساتەچی وردی دەوێت بە تایبەتی لە بۆ ئێمە ئەمنی قەومی کورد ئەمنی قەومی کوردی لەسەر ئەساسی نائارامی ناوچەکە بەندا زۆر ئاگات دە نقطەی بی هەردەمەک وفاقی ئیقلیمی هەبی حرەکەی کوردی لە خنکانە ورد بن لەو مەوزوعی زۆر جا من ئەوە بەسەری ئەوم جواب دایێت بەڵام دێمە سەر خاڵی یەکەمێت کە بچنەوە ناو قاوگرەوە تەماشاکە ئێستا چۆن حرەکەی تالیبان هاتۆ ڕۆستان سێ-چار مەبدە هەبوو حتا پێیان لانەدا نەهێشت ئەویش مثلا خلافەتی ئیسلامی نەبی تطبیقی شریعەت نەبی ئەوەی سێم عیلاقی بەو بابەتەیە یارمەتی هیچ جۆرە حرەکەتەکی دەرەوەی خۆی نەدا تەماشاکە ئەوە فەڵەستین لەو ماوەیە چی بەسەرهات یەک بەیانت جێلێ نەبوو لە تالیبان ئەوە سووریا هاتیە بە هەمان شێوە بە هەمان میزان هاتیە مەترێک لێی دوور بوو غەزە جێلێ بوو لە سووریا کە پێشترێت جیهادیش بووە یەک قسەی هەبی یعنی لێرە بەولاوە بە میزانی ئەمنی قەومی ئیسرائیل ئەو جۆرە دەوڵەتانە قبوڵە ئەو جۆرە ئەوە ئێران بە دەرەجەیەک تورکیاش دوایوی دەبی بەو شێوەی ئیلتیزام بەو جۆرە دێزاینەی بکەن کە ئەوە ڕسم کرایە شەرتیش نییە سەرکەوتوبی ئاگاتان لێبی ئەنی شەرت نییە ئەو تەمەنیاتە گەورانە ئەو ئامانجە گەورانەی ئیسرائیل و ئەمریکا و ڕۆژاوە ئێشتان زۆری مایە مقاومە هەیە لەو دەمەی ڕەنگە تۆزێک سەرکەوت ماوەش کە ئەحداس دێ ڕەنگە ئەو ڕۆژەپلانانیان هەموو لێ تێکدا ڕوونە دێمەوەلات بەس کاتم زۆر کەمەمێنێ مامۆستا مەسئول عەبدولخالق دکتۆرەژی نازانم لە چوارچەوەی ئەوەی کە ئەتەوێ وێنەکە
تەواوتر بکەی ئەتەوێت چی بڵێ بەڵام کەمێک لەمە و پێش کەناڵی NBC ئەمریکی دیارە دوێنەیان پێرێ گابارد ئەوەی با بڵێن بەڕێوەبەری CIA ئەمریکی قسێکی هەبوو پێچەوانەی با بڵێن ڕیتمە ئەمریکی ئیسرائیلیەکە بوو بۆ لێدان لە ئێران گوتی ئێران دەستی نەگەیشتۆ بە چەکی ئەتۆم و دووریشە لە دەستگەشتن بە چەکی ئەتۆم بەڵام ئێستاڵن لە کۆبوونەوەیکی داخراوە گوتوێتی بە پێچەوانەوە ئێران زۆر نزیکە لەوەی دەستی بگا بە چەکی ئەتۆم بەگشتی لە چوارچەوەی ئەوی کە تۆ خوێندنەوەت بۆ کردووە لەبارەی ئەم پرسیارە سادەیەوە ئێران دەستی گەیشتۆ بە چەکی ئەتۆم یان نزیکە لە دەستگەیشتن بە چەکی ئەتۆم چی لە ئارادایە ئەوانەی دیکەژەکە چی ڕسمەکەمان بۆ تەواوەکە حەزەکەم بۆ زۆر باش وڵی مت بابەتەکە زۆ ئالۆزە هەر وڵامێکیشکی ڕها هەستەکەم هەڵی لە بابەتەیە کە بڵێ بەرها بڵێ وڵای دەستی گەشتوێ دەستی نەگەشتووە بەڵام من لەمەیانە لەوانێ ئێرانش کە مافی ئەوەی هەبێ بڵێ باش ئاخرەکەی کامەیانە ئێمە دەستمان گەشتویان دەستمان نەگەشتوەگە تەماشاکەن دوێنێک کە ڕووسی بەڕێوەبەری گشتی ئاژانسی وزارە چی ئەڵێ ئێران ئەڵە هیچ بەڵگێکمان نییە کە ئێران هەوڵێکی سیستماتیکی هەبێت تەماشاکە هەوڵێکی سیستماتیک هەبێت بۆ گەشتن بە چێکی ناوەکی ناڵە ئێران نەگەشت تۆسە پێچوانی ئەو تا ڕادێک پێچەوانەیە بۆیە ئەمڕۆ هەم زەریف هەم وتەبێژی وەزایت دەرەوە هەم لاڕجانی بە زۆر لاریجانی هەڕەشەی کرد زۆر زۆر هەڕەشێکی دنیا کرد ینی ئەو زمانی کە بەرامبەر بە گەڕوسی بەکارێناوە هیچ کاتی بەرامبەر ئاژانس وزە بەکارێنێت بە دیبلۆماسیەتەوە لە ڕژانی بە حساب بەمشارەوە بێ خۆمان دەزان چی دەکەن شتێکی لەو بابەتە ئەگەڕێنە بۆیە ئێران جۆرێک هەستەکە یاریکی پێکراوە لەم بابەتی چەکی ناوەکی ئێمە بڕیار بوو یەکشەمە خولی شەشەم بکرێت خولی شەشەمی دانوستانەکان ئێران و ئەمریکا بکرێت ئەمریکا دوو پێشنیاری خستووە بەردەمی ئێران وا دیار بوو ئیش لەسەر ئەو پێشنیاری دووەم بکرێت کە کۆنسەرواتیمێکی هەرێمی دروست بکرێت بۆ وزەی ناوەکی ئەو کۆنسەرواتیمە ینی کە وڵاتانی قەتەر ئیمارات و سعودیا بە چاودێری ئەمریکا چاودێری پرۆسەی پیتاندینی یورانەمی ئێران بکەن لە دەرەوەی ئێران شوێنێک دیاری بکەن شوێن بڵێەوە لەبێ لە کەنداویش بێت بەشێک لە سیاسەکانی ناو ئێران ریفۆرم خوازەکان میانڕەوەکان و پێش ئەچوو وەزاتی دەرەوە لەگەڵ ئەم بۆ چونەیە بێت پێ دەچوو هەچەند ئەوەی کە لە دەرەوەش بێ کێشیان نەبوو لەگەڵیان پێ دەچوو ڕازامەندیەکە بێت چووکە ئەو پێشنیارە کرابوو ناخۆی هەچەند وتم ئەو بەشە ئوسورگەراکە بە تەواوی دژێمە بوو پێشنیارێکی تێکە بکرێت بەڵام پێش ئەوەی کە ئەم گەڕە دەست پێ بکات ئەو بکە ئیسرائیل هێرشەکەی کرد یەک بابەتێکی تریش هەر لەم بینەیە گەڕوسی هەر لەو راپۆرتی کە باس کرا ئێران ئەو راپۆرتە بوو کە وای کرد کە ئیسرائیل بیانووی هەبێ بۆ ئەوکە هێرش بکاتە سەرمان چونکە گەڕوسی ئەو بابەتی بردە دەستەی بەڕێوەبەراتی ئاژانس وزەی لەوێ 19 وڵات دەنگیان تاپی تەنیا چین و رووسیا و وڵاتێکی تر هەبووە بزانم دەنگیان پێنەدا باشە بورکینا فاسۆ بەس ئەو سێ وڵاتە دەنگیان پێنەدا هەشتێک یانزە وڵاتیش پێما بیان هەشتێک نازانێت پاسی بوو سێ وڵاتیش دەنگیانەدا هەر بەشداریان نەکرد لە دەنگدانەکە باشە ئێران لەمەیە کێشەکەی هەیە کە ئەڵێ ئەم راپۆرتە بوو کەوای کرد کە ئیسرائیل بیان و هەبێ یەک قسێکی تریش هەیە کە بە پێچوانی ئەو بۆچینەوە هەیە کە ئەڵێن ئەمریکا و ئیسرائیل فێڵان لە ئێران کرد بۆچینێکی تریش هەیە کە ئەڵێ ئیسرائیل ترسی لەوە هەبووە کە ئێران جایەکتر بگاتە ڕێکەوتنامەیەک ئەم ڕێکەوتنامەی جایتر دەسەڵاتی یان نیودانەکە بێران بەخشێتەوە و تەمەنی ئەم حکومەتی درێژ بکات و بیانویک نەبە بۆ ئیسرائیل ئەیوت ڕێکەوتنێکی باشترە بێ لەوەی ئۆباما و پێدەچوو هەندێک دەست و پێی با بڵێن دەستوەشانی هەرێمیش لە ئێران پسەن بەڵێ کە تۆ پیتاندین یورانەکە ئەبیتە وڵاتی ئەبیتە دەرەوەی وڵاتەکەی خۆت یانی وڵاتی تریشتان چاودەی لەسەر بکات ئەو کێشە تا ڕادێک نامێنێت کە بەردەوام یاود ئێران گەیشتە لە 20 گەشتە 40 گەشتە 60 هاتوتە خوارەوە و چاودێک کرد هەرچەند ئەمەش بەم بابەتە بۆ ئێرانش مەترسیدا بوو ئێران پساکی گەورە ناخۆ ئێرانەوە بوو کە چۆن ئێمە بێڵین ئەم پرۆژە گەورەی کە چەندی ساڵە خەریکی ئەو بخێنە بەدەستی وڵاتانێکی چی تر ڕێچکەیەکی دیبلۆماسی لە ئارادا بێ یان ڕاستیەکەی تر هەموو ئاماژەکان بەرەو ئەوەن بە بۆمبی بیدووە چیەوەی ئەمریکا لە فۆردۆ بدرێ و چارەسەر سەربازیەکە زیاتر تەماشاکەن ئەمڕۆ ڕوتەرزیش ڕایگەیان کە عێراقچی و ڕەتکێف بە ماوەی ئەم 5 ڕۆژە بەدەوام لە قسەکرد نابوون
عێراق چی بەردەوام لەگەڵ تۆبڕم لە زیاتر لەگەڵ سی سەرۆکۆزیران و سەروڵاتانە قسەی کردووە بەردەوام لە قسەکانی وتێتی ئەگەر ئیسرائیل هێرشەکانی بوەستێن ئێمە دەگەڕن بۆ دانووسان ئەگەر ئەمریکا ئیسرائیل ڕابگرێ ئێمە گەڕن بۆ دانووسان ئێمە ئەتوانین ئەم جاریان هەندێک ڕێکار بدێنە وڵاتانی پێنجزایدێکە دڵنیایکی زیاتریان بدەنەوە کە ئەگرێ بۆیە ئێران بەڕاستی بە هیچ شێوەیەک دانووسانی ڕاتەوە نەکردو ئەگەر تەماشای پەیامەکەی ئایەتوڵا خامنەیش بکەین جۆرێک لە بەراورد بە پەیامی یەکەمێک لە هەر یەکەم ڕۆژەکە نەرمیکی پێوە دیار بوو باسی لە ناوبردننی ئیسرائیل و ئێمە چەکی ناوەکی بەکاردێن و ئەوانەی نەکرد هەست دەکرد کەمێ نەرمیەکی تیا هەیە زۆتریش ئاماژەکەی بۆ بووکە ئەمریکا هەمنێتە ناو شەڕەکەەوە هەمیش جۆر لە جۆرەکان ڕێگە لە ئیسرائیل بگرێ بۆیە ئێران تا ئیسا ڕێگە دیپلۆماسی نەگرێتە بەر بەس دەبێت بزان ڕۆ داواکان بۆ شۆڕە تۆڵەکە زیاتر لە ساحی ئیسرائیلە کاکرنج بزان ئەو دەبێت شەڕەکە ڕابگرێت تا ئەمە ئێران بێتە پێشەوە ئەوە ئەمریکا توانێت پێڕاگریان ویستی ئەوەی هەیە پێی ڕابگریان ئەوێ ڕاستێکی بەم لاسنگیە تقریبان بمێنێتەوە بۆی لە دانوستانەکانە بابەت بە کورتی ئەگە بڵێم کێشەکە بە کورتی ناخێرایی بڵێم کێشەکە ئەوەیە ئەمریکا قەت باسی گۆڕینی ڕژێمی نەکردو لە ئێران لە ماوەی ئەم هەفتێدا ئەو پێشیش باماشێ بەس ئیسرائیل ئەتوان بڵێن ڕاستەخۆ ناڕاستەخۆ باسی کردووە یەک شێکتری شێ زۆ گرنگە ترامپ یەکی لە ڕخنەکان لە بایدن چی بوو ئەوی تۆ چیت ناو شەڕی ئوکراینەوە بەبێ ئەوەی کە چارەسەری بکەیت و نازانم نزیکەی 2 ساڵەوە پارەیە دێت و چەکێ دێت و ببێەوە ئی باشە ئەگەر ئێران چێ ناو ئەمریکا چێ ناو شەڕێکەوە ئەم شەڕە درێژەی خاین وەکو نمونەی عێراق وەکو نمونەی تۆ لەو لاو غەزت ماوە لەم لاوە کێشەی ئوکراین و رووسیات ماوە ئێرانش بێتە سەری ئایا تۆ چینیش بە و گەورەیەی تر خەریکی شەڕ ئابوووریەکەی لەگەڵ چین وڵاتێکی زۆر محافیزەکار ناتە ناو شەڕە بەس تو دوجار خۆ ئەتوانێت بۆ نمونەیە بەڵە شەڕ ئابوورەکەی سواز دەکەم من مامۆستا مەسعود ینی دقێت و دقەیەکم ئەگەر ما بێ پرسێکم بەلاوە گرنگە مەسەرەی چارەنووسی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران چونکە بە دڵنیایی ئەو پرسە پەیوەستە بە کورد لە ڕۆژهڵاتی کوردستانەوە نیەت هەیە بۆ گۆڕینی ڕژێمەکەیان تۆ نیەت لەم پرۆسەیە نابینی زیاتر پەیوەستە بە پرسە ئەتۆمیەکە و تەواو زانی قرار لەسەر گۆڕینی نیزامی ئێران زۆر وەکوبرەی تەکلیفێک گەلە گەورەیە جیهان تووشی گرانی دەبی منتیقەکە تووشی گرانی دەبی بە تایبەتی ئێمەی کورد چکە سەرکردایەتی ئێمە ڕاستی نەقشە و پلانی ئەوەیە 4-5 مانگەک مەجاالە چێبی نەفت و غاز و شتی بفرۆشی و قازانج بکە و بەڵام موچە نەبیەوە نەوی زۆرجی لەوەی نیە زۆرترین زەرەر بەر ئێمە دەکەی سەرڕای ئەوەش خۆگەر قازانجی هەبی ئەکاتی من پێم وایە گۆڕینی نیزام زۆر زۆر کورد قازانجی لێی ناکەین ئەگە تورکیا بمینێ لەبەرەوەی تورکیا لە مێژە ینی ئەوانەی ئەسە لەبەرچی جێتان لێ بوو لە عێراق هەر لە کاک مەسعود بارزانیە تا دەگاتە مالیکی دەیانزانی ئەو شەڕە دەبی ئەوەی لە ئێران نزیکە ئەو معلوماتی هەبوو بەزێ ئێمە معلوماتەمان نەبوو نەمانزانی شەڕ دەبی دەزانی تورکیا لە مێژە دەزانی ئەو شەڕە دەبی ئاگای لێ لەبەر هەندێک هێزەکانی نایتەر ئێرای کوردستانی ئەودی ئەگەر پێویست بکات دەیباتە کوردستانی ڕۆژهڵات کەواتە نایلی ینی ئەم باس سەریعی سێ تەحەدی گەورە وا دەکات کورد حتاگە نیزامی ئێرانج گۆڕە سوود نەبینی یەکە حیزبەکانی سەر تا سەری کوردستان هەر چار پارسی کوردستان حیزبی چەکدارە نەک هێزی چەکداری نیزانی ئەوەی یەک هیچ سوودێک لە هیچ تەک ناوێندرێت کە تەعەدودی هێزی چەکداری لێبی ئەوە یەک دوو هەتا تورکیا مابی نایلی لە هیچ پارچەکی کوردستان جارشکە ئیقلیم دروستووە سێ ڕاستی ترامپ وەکو کورد نەک ئەمریکا وەکو کورد لە معادلەی ترامپی دانیێت و مادام سەدان ئەم ملیار دۆلارت نەبی و پارت نەبی بەس لە معادلەی ئەمریکا و ئیسرائیلم نەگوتی ئەم دەرم لای ترامپ لەبەر هەندێک کورد کەی سوود وەردەگری کاتێک ئەو ئیشا لە پاش ئێران ڕوو لە تورکیاش بکە ئەوە خوێندنەوەی نەکڵوێز یعنی نەرێەوە تقریبن لای ئیسرائیلی دەگری ئەوە خوێندنەوەی ئەحداسەکانە لەبەر هەندێک من ئامۆژگاریەکی هەر چار پارچەی کوردستانم هەیە کاراکتەر نەبن لە جەنگەکە بەڵام کاراکتەر بن لە ئەنجامی جەنگەکە باستەکە مامۆسا مەسعود عەبدولخالق خاوەن امتیازی دەستگای ستاندەر دەستت خۆش بێ گەلێک سوپاس ماندوم کردی ببوورە دکتۆرە ژیازات مامۆسای زانکۆ شارەزا لە کارزاری دەست خۆش
پێش ئەوەی بەجێتان بێڵم میدیای ئێران ئەڵێ سیستمی بەرگری ئاسمانی تاران ڕوبەڕووی هێرشی ئیسرائیل بووەتەوە بە دوعا.